ئاوەکانانیە. ئێستا بانک و ناوەندە ئابوووریەکان بوونەتە ئامانج. تاران هۆشداریەداتە هاوڵاتیانی ناوچەکە کە لایەنی کەم کیلۆمەترێک لە بانقەکانەوە دوور بکەونەوە، چونکە وەک وەڵامێک بۆ پێکانی بانکێک لە تاران هەموو بەرژەوەندی ئابوووریەکانی ئەمریکا و ئیسرائیل ئەبنە ئامانجی سەربازی. لەم نێوەندەیە دەنگی ناڕەزایەتی ناوخۆیی لە ئێران بە چاوی دوژمن سەیرەکرێت و پۆلیس هەڕەشەی سزای تون دەکات. لە کاتێکە پزیشکیان لە پەیوەندیەکی تەلەفۆنیە لەگەڵ پاکستان جەخت دەکاتەوە کە وڵاتەکەی تەنها مافی بەرگری ڕەوا بەکارەهێنێت. لە کاتێکە چین بە زمانێکی سارد و سەڕ داوای ڕێزگرتن لە سەروەری خاکەکات، ئاگری ئەم شەڕە گەیشتۆتە دووبەی و گەروی هورموز. گەشتێکی بەریتانی لە ئاگرایە و درۆنەکان لە نزیک فڕۆکەخانەی دووبەیەکە و نەخوارەوە. کوردستان و عێراقیش وەک هەمیشە باجی ئەم ململانەیەیان. لە زەڵگوێزەڵە درۆنەکان ئارامی بەیانیان هەژاند و شەهید و برینداریان لێکەوتەوە. زیا لە هەزار عێراقیش لە ناو ئاگری لوبنانە بێدەرەتان ماونەتەوە. تەنانەت لەو پەڕی جیهانیشەوە کیم جۆنگ ئون بە تاقیکردنەوەی موشەکی ئەتۆمی پەیامی ئەوایەت کە جیهان ئیتر ئەو شوێنە ئارامە نییە کە ئەمان ناسی. ئەگەر ئەم بڵێسەیە نەکوژێتەوە، ئێمە ئیتر تەنها باس لە شەڕی دوو دەوڵەت و سێ دەوڵەت ناکەین، بەڵکو باس لە هەڵوەشانەوەی ئاسایشی جیهانیەکەین کە هەموو ماڵێک و هەموو گیرفانێکە گرێتەوە. ئەمە تەنها سەرەتایە یان کۆتایی ئەو ئارامیە کاتیەیە کە هەمان بوو لە ناوچەکەیە. لە ڕۆماڵی ئەمڕۆیە گفتوگۆ لەسەر دوانزەیەمین ڕۆژی جەنگی ڕوبەڕووبوونەوەی نێوان ئێران، ئەمریکا و ئیسرائیلەکەین. کاک ئازاد جۆڵات چاودێری سیاسی ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی ئەم ڕووماڵەی کورسات نیوزان. کاک ئازاد زۆر بەخێر بیت. ئەم جەنگە وا دیارە جەنگی موشک و درۆنەوە لە فڕۆکەوە گواستراوەتەوە بۆ جەنگی بۆردومانکردنی بانکەکان. ئەمە چیمان پێڵێ؟ ئەسڵاو لە بەڕێست و لە بینێرانی خۆشەویست. لە ڕاستیدا ئەسڵی بابەتەکە شەڕەکە هێندەی لایەنی ئابووری هەیە، هێندە لایەنی ئەمنی یان سەربازی نییە. بۆ خۆی ئەم شەڕە ڕەهەندێکی ئابووری زیاتری هەیە. تۆ سەید کە ئەمریکا بۆچی پەلدەهاوێژێ زیاتر بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی خۆیەتی. بەرژەوەندی چی؟ بەرژەوەندی ئابووری. ئەو هەموو پەیوەندیانەی کە ئەمریکا تەواجدی ئەمریکا لە ناوچەکە بۆ چییە؟ بۆ بەرژەوەندی ئابووریتی. ئێمە زۆر باش دەزانین و هەموو جیهانیش دەزانی و لە هەر بۆ خۆی لە سیستەمی سەرمایەداری جیهانیدا و بە تایبەتیش کە ئەمریکا ڕابەرایەتی دەکا و لە ناو ئەمریکاش کۆماریەکان و خودی دۆناڵد ترامپ وەک سەرۆک ڕێک لە عەقڵیەتێکی بەرژەوەندخوازی سەرمایەداری چڵێس لەوێدا هەنگاوی سیاسی داوێ، هەنگاوی پەیوەندی دیبلۆماسی داوێ، هەر جوڵەیەک دەکا. بۆ ئەمەیە ئەم شەڕەشی بێگومان هەر لەبەر ئەوەیە واتە ئەو ئێران بە مەترسی دەزانێت لەسەر بەرژەوەندەکانی خۆی لە ناوچەکە شەڕەکە ڕێک ڕەهەندێکی ئابووری هەیە. ببوورە لێرە وەستێنم کاک ئازاد، بەڵام دەنگێکی گەورەی تەقینەوەیەکی بەهێز لە دۆرە ناوچەی دۆرە لە بەغاکەوێتە باشووری بەغداوە بیستراوە. هەوڵین لەو کاتی جەنابێ شرۆڤاکەی بۆ بارودۆخی ئێستای ناوچەکە پێامنێری کورسات نیوز لە بەغاوە لەگەڵمان بێت بۆی وردەکاری زیاتری ئەو دەنگە گەورەیەمان بۆ بگوازێتەوە بۆ بینەران و بیسەرانی کورسات نیوز. ئەگەڕێمە بۆ لای تۆ کاک ئازاد فەرموو بیرۆکە کەوتاوکە بۆ بینەران و بیسەرانی کورسات نیوز. بەڵێ جا هەر ئەو هەواڵی جەنابەت ئێستا باست کرد دۆرە یەکێکە لە ئەو ناوچانەی کە سەرچاوەیەکی ئابووری یان وزەیە، بەرهەمهێنانی وزەیە لە ناوچەکە. ئەمە بۆ خۆی یەکێکە لەو دەرهاوێشتەکانی ئەم شەڕە. گەر تۆ سەیر بکەیت لە کاریگەرترینی ئەم شەڕە لە ماوەی 12 ڕۆژێ ڕابردوودا تۆ سەیر کە ئەو وڵاتانەی کە پێوەی گڵاوونی یان کاریگەر بوون یان بەدەنگ هاتوون زیاتر بابەتی داخستنی گەروی هورمز هەموانی هێنا سەرخەت و هەمووان ئێستا بە جۆرێک لە جۆرەکان دەبنە تەڕافی یان دێن مداخەلە لە شەڕەکە دەکەن. دایانەوێ
هەندێکیان هەوڵی وەستانی شەڕەکە دەدەن هەندێکیان ناڕاستە خۆ بوونێ تەرەف لە شەڕەکە ئەمە لە ڕێگای گەروی هورمزەوە کە گەروی هورمز گەرویەکە حوت دەوڵەتی کەنداو کە سەرچاوی نەقل و گواستنەوەی حوت دەوڵەتی کەنداوە بۆ جیهان لە ڕێی گەروی هورمزەوە کە ئێستاکە لە مەترسیدایە و بینیمە چەند کەشتی لێدرا و هەڕەشەکانیش بەردەوامن هەم لەلایەن ئەمریکاوە بۆ ئێران و هەم لەلایەن ئێرانەوە بۆ ئەو کەشتی گەلیانەی کە نەوە دەگوازنەوە لە ڕێگەی گەروی هورمز واتە هەمووی ئەوە ڕەهەندی ئابووری هەیە بەم دوایە مداخەلەکانی سین هاتناوەی سین بە جۆرێک لە جۆرەکان هەر ڕەهەندی ئابووری هەیە و ئێستا ئەم وڵاتانەی کە بەرژەوەندی خۆیان لە ناوچەکە دەپارێزن لە ڕێگای ئەمریکاوە دیسان ئەوەش ڕەهەندی ئابووری هەیە تۆ سیر کە ئێستا وڵاتەکانی کەندا و هەندێکیان کە سەرچاوی داهاتیان جگە لەنەوت گەشتیاریە ئێستا بارودۆخ زۆر خراپە لە ڕووی گەشتیاری لەو ناوچەیە و تاکە داهاتیان وەکو عێراق ئەوانش هەر نەوتە سعودیا کە زۆرترین بەرهەمهێنەری نەوتە لە ناوچەکە ئێستا بیری لە خەتیکە دەکاتەوە لە ڕێگای تر دەکاتەوە بۆ گواستنەوەی نەوتەکەی ئەمە جگە لە کوێت و لە ئیمارات و لە قەتەر و لە عەمان و هەموو ئەمانی تریش کە هەر بەم ڕێگایەوە دەیگوازنەوە و عێراقیش لەگەڵیدا من بابوردەکاری یەک تۆز زانیاری بەم بەبینەران و بیرسەرانی کورسات نیوز ئیسنی جەنابێ دەربارەی پاڵاوگەی دۆرە کەوێتە بەشی باشووری ڕۆژهەڵاتی بەغدا لەسەر پانتایی 2,500,000 متر چوارگۆشەیە پاڵاوگەی دۆرە ڕۆژانە بەرهەمهێنانی نەوت لەم پاڵاوگەیە 140,000 بەرمیلە لە ڕۆژێکە ئەوانەی کە کاری تیاکەن کارمەندەکانی ئەو کۆمپانیای ئەو پاڵاوگەیە 6,800 کارمەند ئیشەکەن طبعاً لە پاڵاوگەی دۆرە بنزین گاز کیرۆسین کە پێڵەی نەوتی خۆمان بنزینی فڕۆکە غازی LPG ئەمانە لەگەڵ زەیتە لەگەڵ جۆرێکی شێوەی قیری پێکەن ئەو نەوتە ڕەشە ئەوە بەرهەمە هێنرێت پێتان وایە پێش ئەوەی پەیامبەرمان وردەکارێکەمان باتێ یعنی ئەم پاڵاوگەیە کرابێتە ئامانج دوور نییە چونکە لە ڕاستیدا بۆ خۆی ئەو سەرچاوەیەکی وزەیە سەرچاوەیەکی دابینکردنی پێداویستەکانی وزەیە لە عێراق ئەمە هەر لایەنێک ئەمە بە ئامانج بگرێ مەبەستێتی کە لە عێراق ینی زەجەیەک دروست بێ ینی سەرچاوەیەکی شادەماری ژیانی ڕۆژانەی خەڵک لە عێراق پاڵاوگەی دۆرەیە پاڵاوگەی دۆرە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر دابینکردنی مشتەقاتی نەوتی کە ڕۆژانە خەڵک بەکاری دێنێ لە غازە لە نەوتە لە بنزینە لە پێداویستەکانی ترە ئەمە بە تاکید زەجەیەکی گەورە دروست دەکات لە ناوچەکە و دەبێتە فشار ئەمە خۆی فشارە ئەم لێدان لە پاڵاوگە و لێدان لە شوێنەکانیش تر فشارە جا هەر لایەنێک تۆ سیرکە ئەو لێدانانەی بەم دوایە لە گروپەکان کە لە هەرێمی کوردستانیان دەدا ئەمە هەر بۆ خۆی فشارە خۆ ئەگەرنا هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق خودی عێراق ئەوەی کە ئێستا لە دۆرەش لێ دەدرێ دیسان ئەمە جۆرێکە لە فشار بۆیە ئێستا شەڕەکە هەندەی بەرەو شەڕی ئابووری دەچێ هەندە بەرەو شەڕی سەربازی ناچێ هیچ کام لە وڵاتەکان بیرلەوە ناکەنەوە هێزێکی سەربازی مداخەلەی ئێران بکەن نە ئەمریکا بیرلەوە دەکاتەوە نە ئیسرائیل تەنانەت وڵاتە عەرەبیەکانیش بیریان لەوە نەکردوێتەوە لە ڕووی زەمینیەوە بچن لە ڕووی زەمینیەوە بچن ئەم وڵاتە داگیر بکەن یان هەوڵی ڕوخانی بدەن بە پێچەوانەوە ئێستا زیاتر شەڕەکە ڕەهەندی ئابووری گرتیە بۆیە لە سەرچاوە داراییەکان دەدرێت چه ئەمە کارانی کردیان ئەوان سەرەتا لە لووتکەی سیاسی دەسەڵاتی سیاسی و سەربازی ئێرانیاندا هەر ئێستا شۆڕ بوونەوە بۆ ڕاگەیاندنی ئەمنی عێراق ئەبێ بمبوری بە گەوری خۆ چونکە هەواڵەکان سات بە سات گۆڕانکاریان بەسەر بۆی زیاتر هاوکاری بیت لەوەی کە شیکاری بۆ بکەیت چوار فڕۆکەی بێفڕۆکەوان لە دەوروبەری فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا خراونەتە خوارەوە ئێران ئەڵێت ئەمریکا لە دوێنێ و پێرەوە هەوڵەیات کە قەناعەتمان پێ بکات ئەم جەنگە ڕاوەستێنین ترامپیش ئەڵێت هیچ شتێک نەماوە لە ئێرانە بکرێتە ئامانج بینەری کورسات نیوز بیسەری کورسات نیوز
ئەوانەی کە چاودێری ئەم بارودۆخەکان باوەڕ بە کامیان بکەن ئەلەم بارودۆخەی ئێستا ئێران یان ترەمپ؟ من پێم وایە ئێران ئەو ماوەی ئەو 12 ڕۆژەی ئیسپاتی ئەوەی کرد کە ئەو بەرنامە استراتیجیای ئیسرائیل و ئەمریکا هەیان بوو ئەوان سەرکەوتوو نەبوون. یعنی ئەمریکا و ئیسرائیل ئەو بەرنامەی دایان نابوو، ئەو پلانەی دایان نابوو کە لە لووتکەی دەسەڵاتی ئێران بدەن بەوێ زەجەیەک دروست دەبێ، چونکە لە ئەگەر سیر بکەی ماوەیەک پێش ئێستاکە لە ئێران بە هەزاران بە ملیۆن خەڵک ڕاپەڕینی کردە سەر شەقامەکان و چەندین هەزار کەسیش لەش کوژرا بە تەقی هێزە ئەمنیەکانەوە خۆپیشاندانی گەورە شەقامەکانی شارە گەورەکانی ئێرانی گرتەوە. ئەمریکا و ئیسرائیل پێیان وابوو ئەگەر یەکەم لێدان لە لووتکەی دەسەڵاتی سیاسی و سەربازی ئێران بدرێ، ئێران دەشڵەژێ، تاران بە تەواوی دەخرۆشێ، خەڵک ڕادەپەڕێ و ئەم دەسەڵاتە دەگۆڕن بە جۆرێک لە جۆرەکان ئینقلاب بێ یان ڕاپەڕین بێ گۆڕینی دەسەڵاتەکە. ئەمریکا هیچ گرفتێکی لەوە نییە لە ئێستادا ئەگەر ئەم دەسەڵاتە هەر خودی ئەم سیستەمی سیاسی بمینێتەوە، بەڵام لەلایەن گروپێکی میانڕە و ئەوەی ئێمە دەبینین کە لە ئێران هەردوو گروپی پارێزگاران و محافیزکارەکان و میانڕەوەکان جۆرێک لە چێپڕچێ لە نێوانیاندا هەیە، بەڵام لە چوارچێوەی دەستورێکدا پاراستنی بەرژەوەندی باڵاکانی کۆماری ئیسلامی ئێران کە لە چارچێوەی ئایدۆلۆژایەکی ئاینی مەزهەبی داخراوی تونندڕە و خۆی دەبینێتەوە، واتە زۆر گۆڕانکاریەک دەسەڵاتەکان بەپێی دەستور لە ئێران زۆر نەدرایتە ئەو لایەنەی کە دەیباتەوە یان دێتێت دەسەڵات، هەرمووی لە چوارچێوەی پاراستنی بەرژەوەندی ئەو ئایدۆلۆژەیە کە لە ئێران ئازاد لەگەڵ باڵیۆزی ئیسرائیل لە نەتوێ گرتوەکان قسەی هەیە، با پێکەوە بینێر و بیسەری بین دوای تێرەگەڕین و گفتوگۆی لەسەرەکەین. ئەوانە هەموو پێشلکردنی یاسا و ڕێساکانی ئەنجومەنی ئاسایشین بە پیگوێرەی ئەو بڕیارە هەفتایە کە هێڵێکی شین هەیە کە لە خوار ڕووباری لیتانیەوە کە دەبێت ناوچەیەکی خاڵی بێ لە تیرۆریستانی حیزب الله. ئێوە هەمووتان ئاگادار و ئاشنان بۆ بڕیارە. من دەمەوێت ئەم نەخشەیەتان پیشان بدەم کە شوێنەکانی هەڵدانی موشک و درۆنەکانی حیزب الله پیشان دەدات بەرەو ئیسرائیل. تەماشاکەن چی لێ تەماشای ئەم خاڵانە بکەن لە باشووری ڕووباری لیتانیەوەن. حیزب الله نابێت لەوێ بێت، بە گوێرەی ئەم شوێنانە بێت. لە یەکەمین ڕۆژەوە حیزب الله لەو شوێنانەوە ئیسرائیلی کردە ئامانج. تەماشای ئەم گوندەکەن باگۆس لێرەیە کە گوندێکی بچووکە زانیاریمان لەبارەوە هەیە، لێ و موشکیان ئاراستەی ئیسرائیل دەکرد کە دەکەوێتە باشوور ڕووباری لوتانیە. تەنیا 13 چرکەی دەوێت بۆ ئەوەی کە موشەکەکە لێو بگاتە ناو ئیسرائیل. تەنیا 30 سانیە. تەماشە بکەن، بیانە پێچاوتان تۆ لە باکووری ئیسرائیل بێن ماڵ و مناڵ و خێزانەکە هەبێت و موشەکەکە تەنیا 30 چرکەی پێویستە ئۆتۆمبیلەکەی دەوەستێنێت و موشک داهاویژێت. تۆ لە مای ئەو سی چرکەیە وەکو هاوڵاتێکی ئیسرائیلی دەبێ ئۆتۆمبیلەکەت بوەسین و ڕاگە بچنەوە پەناگەیەک و خۆت و خێزانەکەت بپارێزیت. جەنابی سەرۆک، لە ئەو کاتەوەی کە ئەگەر بەس بووە ڕاستیەک و ئیسرائیل 900 زیاد لە چەندین جارە داواکاری ئاراستەی دەسەڵاتدارانی لوبنانی کردووە کە حیزب الله لە چەکدا بماڵن و شێ پەناگەکان و موشەکەکانی لێبسەنە و بەڵام وێڕای ئەوەش سوپای لوبنانی نەیتوانیوە ئەو کارە ئەنجام بدات. هەرچەندیشە کە ئێمە ئاماژەکانمان پیشانداوە بڵگەکانمان پیشانداوە کە حیزب الله خۆی ماوە هەڵنەوە شاوەتەوە چەکیدا نەماڵیوە. ئێستاش حیزب الله بەردەوامە لە ئاراستەکردنی موشک بەرەو ئیسرائیل لە هەمان ئەو ناوچانەوە. لە ئەنجامیشدا حکوومەتی لوبنان پلانێکی دانابوو بۆ چەکداماڵنی میلیشیاکان لە لوبناندا. ئێمە پێشوازی لەو بڕیاری حکوومەتی لوبنان دەکەینەوە هەنگاوێکی زۆر گرنگە و هەروەها گوێمان لە لێدوانەکەی حسێن سەلامەی سەرۆکوەزیرانی حکوومەتی لوبنان بوو کە دەڵێ هێرشەکانی حیزب الله بەرەو ئیسرائیل نایاسایین. ئەوە ڕاستە، بەڵام بە گوێرەی ئەو واقعی کە هەیە تیرۆریستان چیرۆکێکی جیاوازیان هەیە. بۆیە داوا لە حکوومەتی لوبنان دەکەمە کە حیزب الله پێویستە هەڵبوەشێتەوە و بەڵگەش پیشان بدەن. ئەگەر دەڵێن هەڵوەشاوەتەوە کوا بەڵگەکانیان
کوا ئەو چەکانەی کە لە حیزب وڵایان سندۆتوانێت کوا سوپای لوبنان باڵێزە کە بەڕێزەکان لە ئێستادا ئەمەی کە ئێستا دەیبینین کە ساتە وەختێکی مێژوویە پێویستمان بە بڕیاردانە و حکوومەتی لوبنانیش پێویستە بە کردار هەنگاوە بنێت چونکە ئەو داواکاری کە لەتان دەکرێت زۆر سادەیە کێ کۆنتڕۆل لوبنان دەکات حکوومەتی لوبنان یا حیزب الله کە بە نوێنرایەتی و لە جیاتی ئێران لەناو حیزب الله و لەناو لوبناندا کار دەکەنەوە ئەوان لەوێ نزیکەی 72,000 سەربازیان هەیە کە هەمویان ئامادەکراون و پڕچەکراون و مەشقیان پێکراوە لەو ناوچەیەدا و سەرچاویان بۆ دابین کراوە و ئەوانە سەروەری وڵاتی لوبنانیش پێشێلەکەن ئێمە پشتیوانی لە دانوستان و بتوێژ دەکەین خۆتان دەزانن پێشتریش قسەمان کردووە بتوێژمان کردو بەڵام ئەمڕۆ کا لە کاتێکدا کە من قسە دەکەم تەنیا دوو بژاردە لەسەر مێزەکە هەیە یان ئەوە تا دەبێ حکوومەتی لوبنانە هەنگاوی ڕاستەقینە بنێن بەرامبەر حیزب الله یاخۆت حیزب ئیسرائیل خۆی هێز خۆی بەکاردەهێنێت بۆ هەڵوەشاندنەوەی ئەو ڕێکخراوە تیرۆریستە هیچ بژاردەیەکی تر نییە ئێمە دەتوانین چاومان بکەی بەکتری و دابنیشن و قسە بکەین بەڵام حیزب الله چی لێ بکەین کە لە کاتێکدا قسە دەکەین ئەو موشەکە ڕاستی ئیسرائیل کات لەبەرەوە ئیسرائیل کار دەکات لەم ڕۆژانەدا کەتوانین ماسەکردەکانی حیزب الله لە باشووری لۆم بکەینە ئامانجو لە ناوێن بینن دووبارە سوپای ئیسرائیل هێرشی ئەنجام داوە لە دژی شوێن و پێگەکانی حیزب الله و هەروەها سیستەمی داراییان کە بەکاری دەهێنا بۆ پشتیوانیکردن و پارەدارکردنی کردەوە تیرۆریستیەکانیان ئێمە پێشتر ئاگاداری بڵاو دەکەینەوە بۆ ئەوەیکە هاوڵاتیانی مەدەنی لوبنان بپارێزین چونکە ئێمە ڕوبەڕووی دژمنێک دەبینەوە کە مەدەنیەکان بەکاردەهێنێت و وەکو قەڵغانێک دەچێتە پشتی هاوڵاتیانی مەدەنیە خۆی دەپارێزێت و لە نێو هاوڵاتیانی مەدەنیەوە موشک دەگرێتە ئیسرائیل لەبەرەوە جەنابی سەرۆکە بڕوان پێ بکە ئیسرائیل ناوێت لە ناو لوبناندا شەڕ بکات بەڵام ئیسرائیل هەمان کاتە قبول ناکە موشک ڕەوانەی میلەتەکەی بکرێت لە کاتێکدا کە ئێمە قسێ بکەین ڕژێمی ئێرانیە ئەدۆڕێت هەروەکو چەندین ڕژێمە تیرۆریستیەکانی تر لە ناوچەکەدا کە پەلاماری هاوڵاتیانی مەدەنی دەدەن ئێمە ئەمڕۆ باسی ئەومان کرد ساعەتی دوای وەڕۆ و باسمان لەوە کرد کە حیزب الله هەمان کار دەکاتەوە لە دژی ئیسرائیل چەندین وڵات لە ناوچەکەی ئێمەدا هەن کە مەودایەکیان داناوە لە نێوان خۆیان و ئێراندا و سیستەمی خۆیان بەهێز دەکەن و سەوری خۆیان دەپارێزن لە ئێستادا لوبنان ڕوبەڕووی هەمان بژاردا دەبێتەوە ئیسرائیل بەردەوام دەبێتەوە بۆ بەگژاچوونەوەی ئەو تیرۆریستانەی کە بەکرێگراوی ئێران و ئەوەی لە توانامەدا بێ دەیکەین بۆی کە دڵنیا بێن کە تیرۆریستان چیتر ناتوان هەڕەشە لە میلەت و گەلی ئێمە بکەن سپاس دەکەم جەنابی سەرۆک سپاسی نوێنەری ئیسرائیل دەکەم بۆ ئەو وتارویە ئەو لە دوانەیە ئێستا نوێنەری سووریا بواری ئەوەی هەیە کە قسەکانی بکات نوێنەری سپاسان دەکەم جەنابی سەرۆک سپاسان دەکەم بۆ بەستنی ئەم کۆبوونەوە گرنگە واروە سپاسیش بۆ نێردەی هەمیشەی فەڕەنسا بۆ داواکردنی بەستنی ئەم کۆبوونەوە بەپەلەیە لەگەڵ ژمارە وڵاتی تردا واروەها سپاسی ئەو بەرزانش دەکەم کە ئاگاداریان کردینەوە کۆماری عەرەبی سووری گوزارشە لێگەرانی خۆی دەکا بەرامبەر ئەو بەرە ئاڵۆزبوونەی کە لە ناوچەکەدا دروست بووە کە کاریگەری هەیە لەسەر هەموو ئاسە جیاوازەکانی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی لە کۆی ئەو کاریگەریانەش ئەوەیە کە ڕوبەڕووی لوبنانی برا و گەلەکەی و ژێرخانەکەی دەبێتەوە سووریا جەخت دەکاتەوە لە پشتیوانیکردنی سەلامەت و ئاسایشی لوبنان و سەرکۆنەی ئەو بردومانش دەکات کە ڕوبەڕووی دەبێتەوە کە ڕەنگە بێتەوە هۆی پەخستنی ڕۆڵی دەوڵەتی لوبنانی بۆ بە هەڵسان و ئەنجامدانی ڕۆڵەکانی خۆی لە نێویشیاندا کۆشەکانی چەکداماڵینی حیزب الله هەروە هۆشداری دەدەین لە لێکەوتەکانی ئەم لوبنانەی کە ئێستا لە ئارادە کە ڕەنگە بەردەوامبوونی بێتەوە هۆی بەرفراوەبوونی پایانتای ململانەکە بە جۆرێک کە دەش بەرژەوەندیەکەی لوبنان ناوچەکە بێت بەتایبەت لەگەڵ بەردەوام
بەردەوامی پێشێلکاریە یەک لە دوایەکەکانی ئیسرائیل بۆ پێشێلکردنی سەروەری ئیسرائیل لە ڕێگەی هێزی ئاسمانی و چوونە ناو خاکی سووری و داگیرکردنی زەوی نوێ لە 2 کانونی یەکەمی 2024ەوە تا کوێسا کە ئەوەش پێشێلکاری ڕێکەوتنەکەی 1974 کە ئەنجومانی ئاسایش لە بڕیارەکان خۆیدا چەندین جار چەسپاندوێتی و لێرەشدا پێشوازی لە کۆشەکانی ئێوە کۆشی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دەکەن بە سەرۆکاتی جەنابی سەرۆک دۆناڵد ترامپ بۆ ئەو ڕۆڵەی دەگێڕێت بۆ چارەسەرکردنی و کێشەیە. جەنابی سەرۆک سووریا سیاسەتەکانی ڕاگواستنی مەدەنیان دەکات لەژێر زەبری بۆ ڕوومانکردنە چونکەوە لێکەوتەی مرۆیی گەورەی هەیە لەسەر سووریا و لوبنان پێکەوە و قرسیش دەبێت کە کۆنتترۆل بکرێت. لە چوارچێوەیەکی پەیوەندیداردا سووریا پێشوازی دەکات لە بڕیاری حکوومەتی لوبنان و بۆ ڕەتکردنەوەی هەر کردەوەیەکی سەربازی ئەمنی لە خاکی لوبنانەوە لە دەرەوەی دامەزراوە شەڕەکانی دەوڵەتە. ئەوەشەوە بڕیارەیە کە چالاکیەکانی حیزبوڵڵا قەدەغە دەکات چالاکی ئەمنی بێدیا سەربازی و ناچاری کردووە یاخود پابند دەکات کە چەکی خۆی ڕادەستی دەوڵەتی لوبنانی بکات. ئەوەش دەبێتە هۆی ئەوەی کە چەک تەنیا بەدەستی حکوومەتەوە بێت و سەروەری تەواوی خۆی بەهێز دەکات لە هەموو ناوچەکانی وڵاتدا. جەنابی سەرۆک لەو کاتەوەی کە ڕژێمی ڕابردوو ڕووخاوە تاکو ئێستا هێڵی سووریا و لوبنان ئاراسەیەکی نوێیان گرتوتە بەر لە پەیوەندی دوو قۆڵیەکەیاندا ڕێبازێک کە دروستکە ینی بەندە لەسەر ڕێزگرتنی دوولایەنەوە پاراستنی بەژەوەندیەوە بەشەکان کە خۆی بینیبێتەوە لە ئەنجامدانی چەند سەردانێکی دوو بە دوودا بۆ تاوتێکردنی کۆمەڵک بابەتی تەکنیکی و بابەتیانە. جەنابی ئەحمەد شەرع دوێنێ پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ جەنابی سەرۆکی لوبنانی جۆزیف عۆندا ئەنجامدا. لە میانەی پەیوەندیەدا بعد لە پاراستنەکانی ناوچەکە و لێکەوتەکانی کرا و کاریگەریەکانی کرا و کاریگەریەکانیشی تاوتێکرا لەسەر ئارامی ئاسایشی ناوچەکە. هەردوو لا جەختیان کردەوە لەسەر گەرەنگی پاراستنی ئاسایش و سەلامەتی خاکی هەردوو وڵاتە. سەرۆک شەرع پشتیوانی لە کۆشەکانی جۆزیف عۆن کردووە بۆ چەکداماڵنی حیزبوڵڵا و بۆ ئەوەی کە ناوچەکە بە دوور بگرێت لە لێکەوتەکانی لوبنانی کە سەلارەدا هەردوو لە جەختیان کردەوە لەسەر گەرەنگی هەمانگی و هاریکاری لە نێوان سووریا و لوبنان بۆ پاراستنی ئاسایشی هەردوو وڵات و سەلامەتی گەلی هەردوو وڵات هەروەها ڕوبەڕەبوونەوەی هەوڵەکانی چاندنی فیتنە و دووبەرەکی و لەکردنی ئاسایشی ئارامی لە ناوچەکەدا. سەرۆک شەرع پشتیوانی خۆی دەربڕی بۆ هەنگاوێک لایکەرەوەکانی حکوومەتی عێراق و لوبنان بۆ دوورخستنەوەی مەترسی لە وڵاتەکەیان و ڕێگەرتن لە هەر پلکێشیەک بۆ ناومەلملانیەکە. لە سۆنگەی قەناعەتی خۆمانەوە کە سووریا ڕوبەڕووی لێکەوتە و کاریگەر ڕاستە و خۆمەترسیدارەکانی ئەم پەرسەندنەیە ئەوە ئەڵێن کە سەقامگێری سووریا بەردی بناغی ئاسایشی ناوچەکەیە بۆیە هێزەکانی بەرگریمان بەهێز کردووە لە سەسمورەکانمان لەگەڵ عێراق و لوبنان وەکە ئەنگاوێک بۆ ڕێگەتن لە پل گەیشتنی کاریگەریەکانی ئەو ململانەیە بۆ ناوڵاتەکەم ڕێگەتن لە ڕێکخراوانەی کە سنوور دەبەزێنن و ڕێگەتن لە بەکارهێنانی خاکی سووریا بۆ جێبەجێکردنی ئەجەندای دەرەکی کە ناگونجێک لەگەڵ بەرژەوەندەکانی گەلی سووریا و گەلانی وڵاتانی ناوچەکەمان. جەنابی سەرۆک سووریا بە تونترین گزارش سەرکۆنەی هەموو جۆرە دەستدرێژیەکی ئێرانی بەردەوام دەکەین لە دژی وڵاتانی کەنداوی عەرەبی و ئوردون عێراق و پشتیوانی یاخود هاوسازی خۆی دەردەبڕێت بۆ ئەو وڵاتانە کە ڕوبەڕووی ئەو دەستدرێژیە ناڕەوایانە دەبنەوە لەسەر دەستی ئێران و داوا دەکات ڕێز لە سەروەری و سەلامەتی خاکی وڵاتانە بگیرێتە و هەر با وڵاتەکەی لەسەر کۆنەی هەموو ئاو لێدوان و ڕێو شوێنانە ئێران دەگرێت کە پەیوەندیدارن بەداخستنی گەروی هورمۆز چونکەوە مەترسی دروست دەکات لەسەر ئازادی کەشتیوانی و بازرگانی نێودەوڵەتی ئەوە جگە لە ناردنی وزا کە کاریگەری دەبێت لە زۆربەی وڵاتانی جیهان. سووریا داوا دەکات کە ڕێگە لە پەرسەندن بگیرێت و کۆشی دیبلۆماسی پەسەند بکرێت چونکە ئەمەی کە لە ئێستادا ڕوودەدات هەڕەشەیەکی وجودیە بۆ تەواوی ناوچەکە هەروە هەڕەشەشە لەسەر سەقامگیری ئابووری جیهانی و سووریا جەخت دەکاتەوە لەسەر پشتیوانی تەواو بەردەوامی خۆی بۆ کۆشەکانی ئەو کۆشانی کە لە ئارادان بە پاراستنی سەقامگیری ناوچەکە و بەرەو پێشبردننی دیالۆگ و چارەسەرنیش ئاشتیەکان و بۆ چارەسەرکردنی پرسەکانی ناوچەکە و مسۆگەرکردنی سەقامگیری و ئاسایش بۆ گەلای ناوچەکە هەروە داوا لە ئەنجومەنی ئاسایش دەکەن کە فشار بخاتە سەر ئیسرائیل بۆ ڕاکردنی دەستدرێژەکانی بۆ سەر لوبنان و گەلی لوبنان و جەخت دەکەینەوە لە سەریایەکێتی لوبنان و سەلامەتی هەرێمەکەی و ئەو ڕۆڵە گرنگەی کە سوپای نیشتیمانی لوبنانی دەگێڕێت وەک
مسۆگەرێک بۆ گرنگیکردنی ئاسایش و سەقامگیری لوبناان وەجەخت دەکەن و لەسەر گەرەنگی پاراستنی هێزەکانی یونیفیل لە لوبناان و ئۆندۆف لە سووریا و سەرکۆنەی ئەو دەستدرێژیە دەکەین کە ڕۆژی هێنی ڕابردوو ڕوبەڕووی بۆ هۆی برینداربوونی سێ کەس لە ئەندامەکانی. لە کۆتاییشدا جەنابی سەرۆک وەک هاوسۆزیە و وتەباییەک بۆ برایانمان لە وڵاتانی کەنداوی عەرەبی سووریا سەرپەرشتی پرۆژەیەکی کردووە و پشتیوانی کردووە کە بەحرین پێشکەشی کردووە کە سەرکۆنی دەستدرێژەکە بێپاساوەکانی ئێران دەکات و وەداوا دەکات دەست بەجێ و دەستدرێژیان ڕابگیرن وەداوا لە هەموو وڵاتانی ئەندام دەدا لە ئەنجومەنی ئاسایشەکەتان کە دەنگی لەسەر بدەن. زۆر سپاسەکەم جەنابی سەرۆک. کاک ئازاد وڵات چاودێری سیاسی گەڕێم وڵای تۆ لە هەولێر سنتکۆم توانەوەی کە بینیت نوێنەری سووریا و ئیسرائیل بوون تەوێ گرتووەکان باسی لوبنانیانە کرد ئەوەی کە باسەکرا باسی لوبنان بوو زۆرینەی قسەکان لەسەر لوبنان بوو باسی ئێران نەکرا. سنتکۆم داوای لە هاوڵاتیانی ئێران کردووە بە پەلە دوورکەونەوە لە بەندەرەکانی ئێران. تەلەڤیزیۆنی ئێرانی وتەبێژی سوپای چەکدارانی ئێرانی هێناوەتە سەر تەلەڤیزیۆنەکە و ئەڵێت ئەگەر بەندەرەکانی ئێمە بردومان کرێن بەندەرەکانی ناوچەکە هەمویان بردومانەکرێن. بەڵێ لەو باوەڕێیت ئەمریکا ئەو هەنگاو بنێت. بەڵێ بەداخەوە من جێم لە قسەکانی باڵۆز نەبووی هیچ کامیان سووریا و باسی لوبنانیانە کردو سووریایی وت ئێمە ڕێگەناین بەڵێ سەبارەت بە بابەتی هێرشکردن بۆ سەر بەندەرەکان بەڵێ خۆی ئەسڵی بابەتەکە ئێستا لەوێدا سەربوویتەوە لە مەسەلەی بەندەرەکە و بەندەری گەروی هورمز لەوێدا سەربۆتەوە. تا ئێستا شەڕەکە لە دوو ئاڕاستەیە ئاڕاستە چیان قەسفی ڕاستە و خۆی هێزەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ ناوەندی شارەکان بۆ ئەو بنکە سەرچیەکانی موشەچی و سەکۆی موشەچی و بۆ سەرکردە سەربازیەکان و سیاسیەکان و بۆ ئەو قاعیدە نەوەویەکانی کە ئەو پاشماوەی کەم مابوو بۆ ئەوێ بوو. بەڵام ئێستا ئەوەی کە بۆتە ئامانج و زیاتر فۆکسی دەخرێتە سەر بابەتی گەروی هورمزە مەسەلەی بەندەرەکانە و مەسلەی کەشتیەکانە ئەو کەشتی باڵگرەکان بۆیە ئێران لەوێدا دەیزانی پێشتر ئامادە باشێکی زۆری بۆ ئەم مەسلەیە کردووە. ڕاستە بەشێکی زۆر لە کەشتەکانی لە ناو چوون لێدراون بەڵام ئەوەی کە ئێران ئێستاکە هەڕەشەی پێدەکا ئەوە نییە کە لێ بداتەنها لە بەندەرەکانی لە کەشتەکانی ئەوان. ئەگەر ئێران ئەوەش نەکات تەنها بتوانێت ڕێگری بکە لە نقلی نەوت لەو بەندەرانە ئیتر ئەوە گەورەترین زەربەیە بەر نێرەکانی دەکەوێت. هەر بۆیەش ئەگە سیر بکەیت ئێستا تەرەفی مقابلی ئێران ئێستا دابش بوون جۆرێک لە دابشکاری ئێستا هاتۆتە ناو ڕیزەکانی هاوپەیمانەکانی ئەمریکا و ئیسرائیل لە چێ لە ئەوروپا ئەوروپیەکان ئێستا وەکو بڵێ زیڕیانی هەڵساوە لە مەسلەی نەوت چونکە ئەمریکا ڕەنگە بۆ ئەمریکا بابەتی نەوت زۆر گرنگ نەبێ بەقەد ئەوەی کە وڵاتانی ئەوروپا پێ بشەوەش دەبن. ئەمریکا بۆ خۆی احتیاتێکی نەوتی زۆری هەیە و بەتایبەتیش دوای دەستگرتن بەسەر ڤەنزوێلا ڕەنگە ئەمریکا زۆر کێشەی لەگەڵ ئەم بابەتە نەبێ. بەڵام ئەوەی کە کێشە بۆ ئەمریکا و دروست دەکا نیگەرانی هاوپەیمانەکانیتی و جوڵەی ئاڕاستەی سیاسیەکانی ئەوروپا تۆتە بشاکە بەریتانیا تەواو بەدەنگ هات لەم بابەتە و وڵاتانی تریش لە ئەوروپا چونکە ئەوان زەرمەندی یەکەم دەبن لە مەسلەی گەروی هەرمز. ئینجا وڵاتانی کەندا و وڵاتانی هەناردەی نەوت بە گەروی هورمز ئەوانیش دووبارە بەلایەنی فرۆشتن زەرمەند دەبن. ئەوان بەلایەنی کڕین و هاوردەکردن ئەوانش بەلایەنی فرۆشتن و هەناردەکردن. بۆیە ئەم شەڕا ئێستا هەندەی فۆکس لەسەر مەسلەی نەوت و مەسلەی بەرژەوەندیەکانی ئەمریکایە لە ناوچەکە هێندە فۆکس لەسەر تاران نییە وەکو پێگە سەربازی و سیاسەکەی. من پێم وایە ئەمریکا گەیشتێتەوە قەنەعاتی و ئیسرائیلیش بەوەی کە دوای ئەوەی کە عەلی خامەنەیی لێدرا لە ژیان نەما ئەوان پێیان وابوو کە ڕاپەڕین یەک یان شڵەژانێکی گەورە ڕوودەدا بەڵام کە ئەوە ڕووی نەدا بۆیە ئێستا ئەوان بیر لەوە دەکەنەوە شەڕەکەی بە جۆرێکی تر تەحویل بکەن. من پێم وایە مەبەستە ڕاپەڕین لەناو ئێران
بەڵێ خۆی ئامانجەکە بێت ئازاد ترامپ هانی ئێرانیەکانیە کە دژی حکوومەت زۆر شێوە ناتانیاهۆ هانی ئێرانەکانیان دژی حکوومەتەکەیان بوەستنەوە بەڵام حکوومەتی ئێرانەڵێ هەر کەسێک بۆ پیشاندام کات یان چالاکی هەبێت دژی ئێمە بە چاوی دوژمن سەیریەکەین ئەم کارتەش سەری نەگرت لەناو ئێرانە ئەوەی بەڵێ ئەوەی جەنابەت باست کرد زۆر ڕاستە تۆ ئەگە سەیری لێدوانەکانی ترامپ بکەیت وە نەتەنیاهۆش سەرەتا ئەوان لەسەر دوو بابەت زۆر فۆکسیان لەسەر دوو بابەت بوو یەک ڕوخانی ڕژێمەکە دوو ڕاپەڕین و گۆڕینی ئەم سیستەمە بەم شێوەیە بەڵام تا ئێستا هیچیان سەری نەگرت بەوەی کە لە یەکەمی زەربە لێیاندا لە لووتکەی دەسەڵاتی ئێرانیاندا بۆ ئەوەی کە ئەو شڵەژانە ڕووبدا و بڕوخێ بەڵام ئەوە نەبوو ئێستا گەڕێمەوە بۆلات بەڵام لەبیرە بێت سەرەتای گفتوگۆکەمان دەنگی تەقینەوەیەکی بەهێز لە دۆرەی بەغا بیسترا بوو دەوروبەری فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغداش بە درۆن کرابۆ ئامانج بەڵام نازانین ئەو درۆنە خراونەتە خوارەوە یان ئامانجەکانیان پێکاوە بێستون سەلام بەرپرسی نووسینگەی کورسات نیوز ڕاستە و خۆ لە بەغاو لەگەڵما بێستون شەو باش لە دۆرە ئەو دەنگە گەورەی بیستراوە چی بووە؟ خاوەن بێگومان بەردەوام شەوان لە بەغدا و لە پارێزگاکانی دیکەی عێراق دەنگی زۆر دەبیسترێت لەو هێرشانی کە دەکرێتە سەر پێگەکانی حەجی شعبی یاخود بارەگاکانیان و بەر لە کەمێک دەنگۆیەوە بڵاو بوو کە لە دۆرە دەنگی تەقینەوەیەکی بەهێز بیستراوە بەڵام تا ئێستا ئەو هەواڵە پشتڕاست نەکراوەتەوە لەگەڵەوەشدا بەر لە کەمتر لە کاتژمێرێک 4 درۆن ئاراستەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا کرابوو و لە ڕێی سیستمی بەرگری ئاسمانی کە سیرامی پێڵێن کەوتە خوارەوە ئەو فڕۆکانە پێ بەر لەوەی ینی کەونە بەر بڵیم ئەو ئامانجەی خۆیان خرانە خوارەوە و تەقێنرانەوە ئەمە لە کاتێکدایە ئەمڕۆ چەندین هێرش کراوەتە سەر پێگەکانی یاخود بنکەکانی حەجی شعبی چ لە واست بێ لە سوێرە هەروەها ئەم ئێوارەیە لە مووسڵ و لە قائم و چەند ناوچەیەکی دیکەیش کراونەتە ئامانج بەڵام تا ئێستا ئاماری ئەو قوربانیانەی کە لەم بردمانانەی ئەمڕۆ ئاشکرا نەکراوە هەر بەرەبیانی ئەمڕۆ یەکێک لە درۆنەکان کە ئاراستەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا کرابوو لە یەکێک لە گەڕەکانی نزیک فڕۆکەخانە کەوت بۆ سەر ماڵێک بەڵام هیچ زیانێکی گیانی بەدوایەوە نەبوو تەنها هەندێک زیانی مادی نەبێ و لەگەڵ کەوتنە خوارەوەی هێزە ئەمنیەکان و ئەو لانە پەیوەنددارانە گەیشت بوونە شوێنی ڕووداوەکە و ئەو پارچانەی درۆنەکەیان کۆ کردبووە و لێکۆڵینەوە بەردەوامە هەر ئەمڕۆ سەرۆکۆزیرانی عێراق لەگەڵ سەرۆکۆماری ئێرانە پەیوەندیەکی تەلەفۆنیان کردووە باس لە ئەو هێرشانە دەکرێتە سەر ئێران و ناڕەزایەتی و نیگەرانی عێراقی نیشاندا بەرامبەر بەو ڕووداوانەی کە دەبێت لە ئێران لەگەڵەوەشدا باسی لەوە کردووە کە قابلی قبول نییە چ خاکی عێراق بەکار بێت یا ئاسمانی عێراق بەکار بێت بۆ هێرشکردنە سەر وڵاتانی دراوسێ لە بەرامبەریشدا قبول ناکرێ هیچ لایەنێک یا هیچ کەسێک هێرش کاتە سەر خاکی عێراق و خاکی عێراق ببەزێنێت ئەمە لەو پەیوەندی تەلەفۆنەی لەگەڵ پزیشکیانە کە محەممەد شیع سوودانی دواتر محەممەد شیع سوودانی لەگەڵ شازادی جێنشین محەممەد بن سلمان پەیوەندیەکی تەلەفۆنیان کردووە تاکیدیان لەوە کردوێتەوە کە عێراق دەبێت خاک و ئاوی پارێزراو بێت و قبول ناکەن لە هیچ لایەنێک خاکی عێراق بەکاربێنێ بۆ هێرشکردنە سەر وڵاتانی دراوسێ و لە بەرامبەریشدا خاکی عێراق بەکار بێ بۆ کردەوە تیرۆریستیەکان یاخود ئەو کردوانەی کە دەکرێت وەرجەختیان لەوە کردەوە کە لە ڕێی دیبلۆماسیەوە دەبێت ئەم دۆخە چارەسەر بکرێت و ئەم شەڕێکە هەیە لە نێوان ئێران و ئەمریکا و ئیسرائیل بە شێوەیەکی دیبلۆماسی چارەسەر بکرێت و لەگەڵەوەشدا شەقامی عێراقی و لە بەغدای پایتەخت هاوڵاتیان زۆر نیگەرانن بەو دۆخەی کە هەیە عێراق کەوتوتە نێو ئەم ململانیەوە و ئەم دۆخەی کە دروست بووە و ئەم هێرش و شەڕە کە ڕوبەڕووی چ ئێران بۆتەوە کە عێراق تێوەگلاوە چ ئەو موشەکانەی یاخودە و فڕۆکانەی
کە هێرش دەکەنە سەر بەغدای بڵێن فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا و ناوچەکانی دیکە و هەرێمی کوردستانیش. بێگومان هەوڵەکان بەردەوامە و لایەنە ئەمنیەکان بەردەوام لەسەر خەتن بۆ ئەوەی توان کۆنتترۆلی ئەو دۆخە بکرێت کە لە خاکی عێراقەوە هێرش نەکرێتە سەر هیچ ناوچێک چ بۆ سەر هەرێمی کوردستان چ بۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی یا ئەخوت ئەو پێگانی تر ئەو ناوچانەی دیکە کە بە درۆن یاخود بە موشک هێرش دەکرێتە سەری. ئەمە دوایین ئەو زانیاریانە بکە ئەمڕۆ لە بەغدا و ئەم شەویش وەکو باسم کرد ئەو چوار درۆنە خراوەدەنتە خوارەوە پێدەچێت ئەم شەو شەوێکی گەرم بێ لە بەرامبەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا و بە تایبەتی قاعدەی یاخودە پێگەی ڤیکتۆریا لە بەغدا چکە هەر لەگەڵ بەربانگا چوار درۆن ئاراستەی پێگەی ڤیکتۆریا کرابوو لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا. بڵێ بێستون سلام سپاس بۆ تۆ ڕاستە و خۆشمان واشنگتن دۆناڵد ترامپ قسا کات بۆ تانەگوازینەوە. ڕۆژی 11 خۆتان دەزانن ئێمە شتێکمان کردووە کە هیچ کەسێک پێی وانە بوو کە ئێمە بتوانین بیکەین. ئەمە گەورەترین ئێمە گەورەترین سوپامان هەیە و بێتین سوپامان هەیە کە و ئەو ڕژێمە لە ماوەی ڕابردوودا ژمارەی زۆر لە خەڵکی کوشتو ژمارەیەکی زۆر. چییە پیتەر؟ دەتوانی چی بکەیت لە ڕووی سەربازیە بۆ یەکەم ئۆپراسیۆنە کۆتای بێت؟ ئێمە هەموو شتێکمان کردووە بزانانی چی کەشەکەین لە ئێستادا ئەوان بەشێکی زۆری هێزەکەی خۆیان لە دەستداوە هیچ هێزێکی ئاسمانی یاخود فڕۆکێکی جەنگیان نەماوە سەرکردەکانیان نەماوە و دەتوانی شتی خراپتریش بکەین. هەنێ شت بەجێ دەهێڵێنین و هەچ کاتێکشمانە دەتوانین لە ناوی ببین. دوای ئەم نیوەڕۆیە کارێکمان پێکردوون بۆی کە نەتوان جایەکی وڵاتەکان وەکو جاران بنیاد بنێنەوە. تۆ وتت ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا مەبەستی چی بووتێ چی بۆ چ شتێک بەپێی ئەو لێ کۆڵنەوەی کە کردوتانە بۆ ئەو قوتابخانەی کە کراوەتە هیچ شتێک نازانم بۆ ئەو قوتابخانەی کە کراوەتە ئامان بۆ کۆمپانیاکانی نەوت کە هانە داوە کە گەروی هورمز بەکاربێن. پێم وایە بێت پێویستە گەروی هورمز بەکاربێنن لەو بڕوایدام کە دەبێت بەکاری بهێنن. ئێمە نزیکەی هەموو کە ئەو کەشتیانەمان لە ناو برد کە مینیان دەچان لە دەریادا لە یەک شەودا من ئەو کەشتیانەشیان چالای کاریگەرن بەڵام ئێمە توانێمان لە یەک شەودا لە ناویان بەرین کە مینیان دەچان. هیچ مینێکەیە لە ناو گەری هورمزدا پێمان وانە. جەنابی سەرۆک ئایا بەم زوانە گوێبیستی تۆ دەبین کە دەڵێیت دەتەوێت یاسای ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا جێبەجێ بکەیت و لەگەڵیان قسە بکەیت ئەو دەبێت سەکردەیەکە بێتی و شتێکی زۆر هەبوو ئەو یاسایی کە پێنتی بێ بە دەنگدانەوە پێویستە دەنگدەرەکە کارتی دەنگدانی پێبێت و بڕوانامە و بەڵگەنامەی هاڵاتینی پێبێت وی کە بتوانێت دەنگ بدات و پیاوان لە وەرزشی ژنان دایاری نەکەن و ڕێگە نەدەین کە ڕێگەزی مناڵەکانمان بگۆڕدرێت لە ناو قوتابخانەکانە و لە ڕێگەی ئیمێلەوە دەنگ نەدرێت. ئەمەش هەماشتە و کاریگەریەکی زۆری دەبێت. ئەمە کارێکە یا کردارێکە بۆ ڕزگارکردنی ئەمریکا و توانای ئەمریکا. دەتوانی لەم جەنگەدا سەرکەوتن ڕابگەێنی لە کاتێکدا کە ڕابەری باڵای وڵاتەکە لە ژیانداماوە
نامێ کۆمنت بدەم لەو بەرەوە ئێمە لە ئێستادا ئەو نەدەڵێم کە لیستێکمان هەبوو ژمارێکی زۆر لە سێکردەکانمانیان لەناو بەردوو وە کارێکمان کە کەس پێیوانە بتوانین بیکەین لە خولی یەکەمدا کارێکم کردووە و پێم وانە بوو هێندە ئاسان بێت و ئێمە بەهێزترین سوپامان هەیە لە جیهاندا کە وێنەی نییە لە جیهاندا We're not invited to the Shield of the Americas. Mexico, Brazil and Colombia were not invited to the Shield of the Americas. Why not that? And we can come in the future. پرسیارەکە باز لە حکوومەتەکانی بۆلیڤیا و بەرازیل و کۆڵۆمبیا دەکاتە دەڵێ پێم وای بێ لەوانەیە لەگەڵیان کۆبینەوە لە عێراق پەرلەمانی عێراق ئەندامانی پەرلەمانتار ئەندامانی پەرلەمان دایان و مردن بۆ مەرگ بۆ ئیسرائیل و ئێران وەڵام و پەیامی تۆچێ بە حکوومەتی عێراق ئەڵێ چی لە پەرلەمانی عێراق دروشمی مەرگ بۆ ئیسرائیل و ئەمریکا دەوترایەوە لەناو پەرلەماندا وەڵامی تۆ چی دەبێت ئەوە پرسیارێکی جوان نییە ئەوە پرسیارێکی جوان نییە هەماهەنگی دەکەن و هەریکاری دەکەن لە وڵاتێکی تۆکەن کوێوەن پێم وانی ئەوان هەریکاری بکەن و پێم وای بێ زۆر خراپ بوون زۆر خراپ بوون تۆمە بەست ئیسپانیا بۆ ئیسپانیا ڕەشێوە کرد کە ڕێکەوتەکان لەگەڵدا هەڵدەستێرێتە من نازەمان چی دەکەنەوە وای بۆ ساڵانێکی زۆری لە پەیوەندیمان وا بوو لەگەڵێن بە هەواڵێکی خۆشتان بەمێ بە هەواڵێکی خۆشتان بەمێ گەلی ئیسپانیا گەلێکی زۆر ناوازە سەرکردەکانیان وەکو ئێوەوان سەرکردەکانیان باش نین ئەی بۆ لوبنان لە ژێری هێرشدایە و حزب الله ڕەشەی و مەترسی دروست کردووە سەرگەلی لوبنان و مەسیحیەکانی لوبنان پەیامی تۆ چێ بۆ لوبنانیەکان ئێمە کاریان لەگەڵ دەکەین و لوبنان و گەلی لوبنانمان خۆش دەوێت و زۆر بە چڕی کار دەکەین لەگەڵیاندا چونکە حزب الله مای کارەسات بوو بۆ چەندین ساڵ بۆ وڵاتە سەبارەت بەچی پاڵێوگەکانی نەوت ئەوە بەزنتر دەبێت لە هەموو لە هەر شوێنێکی تری جیهانە مەزنتر دەبێت دەوەی لە تەکساسێ کارێکی باشە کە ئەو پاڵاوگەی هەیە و کاری وامان پرۆژی وامان دەبێت پاڵاوگەیەک دەبێت کە وێنەی نییە و ناوازەیە ئێمە هێزی دەریاییمان لە ناوبردن و هێزی ئاسمانیمان لە ناوبردن و هەموو توانەکانی دیشە ئاسمانیمان لە ناوبردن و ژمارێکی زۆر لەو کەشیانەمان لە ناوبرد کە مینیان دەچان هیچ کەسێک شیوای نەبینیوە ئێمە بەهێزترین سوپامانەیە لە جیهاندا تاکو ئێستا ئەوان زۆر دوورن لە ئێمەوە ئەزانن چی ئەوان 46 ساڵ دروشمیان دەوتەوە لە دژی ئەمریکا بەڵام ئێستا ڕوبەڕوویەم چارە نووسە بوونەتەوە ئایا بەم جوانە هێزەکانی خۆ لە نزیک ئێران دەکشێنیتەوە تەنانەت وەڵامی پرسیارە نادەمەوە وەڵامی پرسیارە نادەمەوە ئێمە زۆر بە توندی گورزمان لێوەشاندون بە جۆرێکە لە مێژوودا وێنەی نییە و بەهێشتا تەواویش نەبووین
ئەوەی کە بریتان کۆنفرانسی ناتوان بڵێم ڕۆژنامەوانی بوو بەڵام ڕۆژنامەوانی دۆناڵد ترەمپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بوو قسەی بۆ میدیاکان کرد کاگازاد ئەگەر ڕێمەوەلات من دیقەتی شتێکممە دڵیام جەنابی شدیقەتیاوە. ترەمپ هەمیشە بە بۆین باخی سوورەوە دەرکەوتووە کە ئەویش نیشانی هەڵوێستی تونند و سەختە. کاگازاد لەگەڵ ماماویت؟ ببوورم. دایمە ترەمپ بە بۆین باخی سوورەوە دەرەکەوت کە ئەویش نیشانی هەڵوێستی تونند و سەختە. بۆین باخی شین کە بە دەگمەن بەستوێتی نیشانەی هێمنیە. ئەمڕۆ بۆین باخی مۆری بەستووە لە زمانی ئەتەکێت و پرۆتۆکۆلی سەرکردە باڵاکانە ئەوە یعنی نێوان تێکەڵەیەکە لە نێوان هێمنی و تونند و سەختیە. ئەمە ئەوەمان پێڵێت کە من ئەجەنگم دژی ئێران بەڵام دەرگای گفت و گۆشم کراوەیە. لە ڕاستیدا مەسلەی ڕنگ و بۆین باخۆوانە زۆر جار وەکو لایەنێکی سیاسی دەردەخرێ ئەمە لە ڕووی پرۆتۆکۆلی هێما وایە باڵە ڕاستە باڵێ تۆ سیر کە ئەگە سەیری بنیامین نەتەنیاهۆ بکەی هەمیشە قەمیسێکی سپی و ڕیباتێکی شینی لەبەرە عنی ئەمە زیاتر هێمایەکە بۆ ئاڵای ئیسرائیل کە شین و سپیە. بەنسبەتی دۆناڵد ترەمپی شەروایە سوور تۆ سیر کە کۆمەریەکان وان هەتا لە ڕەنجیشیان وایە لەوێ سوورن و تونڕەوتریشن و وەکو جەنابەت فەرمووت باڵێ بە هەمیشە ڕیباتی سوور دەبەستێ بۆ معنای توندە و تونڕەوە و حەدیە. ئەمە ڕاستە بەڵام لە بیرشنێت کاگازاد لەگەڵ ئەکسیۆس قسەی کردووە وەکوی لە سەرەتایە باسم کرد قسەی بۆ ئەکسیۆس کردووە ئەڵێت هیچ شتێک نەماوە لە ئێرانە ئێمە ئیتر بردومانی بکەین کەی بمەوێت جەنگەکە ڕائەگرم کەواتە من ئەجەنگم بەڵام دەرگای گفت و گۆکانیشم کراوەیە. ئەم قسانەی ترەمپ تا چەند بەدڵی ئیسرائیلە کە بڵێ کەی بمەوێت جەنگەکە ڕائەگرم. هەمیشە ئیسرائیل ئەو مەترسیان هەبووە ئەگەر سیر بکەی بەر لە هەڵگیرسانی شەڕەکە کاتێکە نەتەنیاهۆ سەردانی واشنتۆنی کردو لەگەڵ ترەمپ دانیشت 4 خاڵی سەرەکی لەگەڵ باس کرد. ئەو گومانی لەوە هەبوو کە ترەمپ داواکاریەکان جێبەجێ بکە یان ئەگەر سەرەتا حتا گومانی ئەوەی هەبوو کە بەشداری شەڕەکە نەکاواتە شەڕەکە تەنها شەڕی ئیسرائیل و ئەمریکا بێ خۆ ئیسرائیلیش دەستی پێکرد ئیسرائیل هێرشی کرد ئیسرائیل بەپەلە بوو بۆ لێدانەکە ئیسرائیل جێبەجێکاری یەکەمی هێرشەکان و ئەوە بوو بەڵام دواتر ئەوە بوو کە ئەمریکا شاتە ناو شەڕەکە بە فەرمی و ئێستا هەردوولا لێ دەدەن بەڵام بۆ مەسەلەی وەستان لە چەند جاری تریش ترەمپ ئەوەی تاکید کردوێتەوە لەوە شەڕ وەستانەکەی لای خۆیتی هەڵگیرسانەکەی خۆی بڕیاریدایە ئەگە سەیریش بکەی ترامپ ئەو دەسەڵاتەی بەدەست کار پێ کردووە کە سەرۆک لە ئەمریکا بەبێ گەڕانەوە بەبێ بڕیاری کۆنگرس توانای هەیە بۆ ماوەی 6 ڕۆژ شەڕ ڕابگەینی و شەڕ بکە بەڵام دوای ئەوە دەبێ بگەڕێتەوە بۆ کۆنگرس یعنی ترامپ خۆی تاگلایەنە ئەم شەڕەی بڕیار لێداوە شەڕەکەی کردووە و لەگەڵ هاوکاری بە هاوکاری و هاوپەیمانەتی ئیسرائیل شەڕەکە دەکەن بۆ مەسەلەی وەستانەکەش بەڵێ ڕاستە هەر کاتێک ترەمپ ئەگەر بیەوێ ڕەنگە گوێ لە ئیسرائیل نەگرێ بۆ مەسەلەی وەستانی شەڕەکە بەڵام بۆ خۆی لە ئەسڵدا ئامانجی ئیسرائیل و ئەمریکا دەتوانین بڵێن شتێکی کەمی فەرقە ئامانجیان لەم شەڕی ئێران شتێکی کەمی فەرقە لە ئامانجەکانیان بۆیە ڕەنگە ئامانجەکە لای ئیسرائیل تۆنتر بێ قورستر بێ لای ئەمریکا شلتر بێ لە سیاسەتی ترەمپیش خودی ترەمپ وەک سەرۆکی ئەمریکا هیچ زەمانەتێک نییە لەسەر هیچ شتێک ڕەنگە ئەم سعاتە قسەی کردو و ڕەنگە پاش سعاتێکی تر شتێکی تر بڵێ بەفاجعاتی زۆرە بۆیە هیچ شتێک بینا ناکرێت لەسەر لە سیاسەتەکانی هەڵوێستەکانی ترەمپ بەڵام ئەوەی کە هەیە دەمێنێتەوە لایەنی بەرامبەر ئایا وەستانی شەڕ لای ئەمریکایە بەتەنها ئێمە لەگەڵ یەکەم لێدانی شەڕەکە گورزی یەکەم ئێران یەکەم تەسریحیان ئەوە بوو گوتیان ئێوە دەستان پێکرد بەڵام وەستانی شەڕەکە لای ئێمەیە ئێمە قرارە دەین کەی ئەو شەڕە دەوەستەی مادام باسی ئێرانەکەیت بە طبعا قسەیەکی سەرۆکی پەرلەمانی ئێران محەممەد باقر قالیبافە بۆ بگوازمەوە لە ئەکس بڵاوی کردوەوە ئەڵێت ئەکسێکی کردووە تەوان ئەڵێت ئێران ئێستا لە توانایە هەر خاڵێکی بوێت بردومانێکات سیستمی گومەزی ئاسنین مەبەستی ئەوەی ئیسرائیلە
جێی گاڵتەجاڕیە. بەڵێ تۆ ئەگە سیر پێی هەندێک لەناو ئێران هەندێک لە سەرکردەکان جۆرێک لە خطابی نەرم ڕەویان تێدا بوو هەندێکیان جۆرێک لە توندی قالیباف یەک لەوانەیە کە توندا وەکو تند ناسراوە ئەوە هەندێکیان لەگەڵەوە مەسەلەن پزیشکیان زۆر ڕخنەی لێگیران لەسەر ئەوەی داوای لێبوردن لە وڵاتانی کەنداو لە میانڕەوەکانە هەر بۆ خۆشی یەکێکە لە قیادە میانڕەوەکان بۆیە ئەگەر سیر بکەی سوپای پاسداران و گروپەکانیان ئەوان زیاتر تندڕەوترن تەسریحاتەکانیشان تندڕەوترن ئەوش یەکێکە لەوان ئەوەی کە جەنابەت باست کرد ئەوەی کە دەمێنێتەوە سەبارەت بە ئێران ئێستا ئەوەی کە ترامپ باسی کرد ئەوان هێزی ئاسمانی ئێرانیان تەواو پەخستیە و هێزی دەریاییان تێک شکاندیە و لە توانە سەربازی و سیاسەکانیان داوە بەڵام گرفتی ئەمریکا لێرە یەک شتە گرفتی ئەمریکا و ئیسرائیل یەک شتە لەوەیە کە ئەوان ئێستا دەزانن ئەم کۆماری ئیسلامی ئێرانە تەنها بە هێرشی ئاسمانی و بە لەناوبردننی کەشتیەکان ناڕوخێ ئەوان پەلەیەکمان هەیە ینی ترامپ ئەڵێت کە ئێران بەرگری ئاسمانی و سەرکردە باڵاکانی هێزی چەکداری لە دەستداوە هەموو ئەو کەشتیانەی کە ئەڵغامیان دانا لە گەروی هورمزە لە یەکشەوە هەموویمان تەقاندوتەوە ئێستا کەشتیەکانی نەوت ئەتوانن گەروی هورمز بەکاربێنن ئەتوانین پشت بەم قسەی ترامپ ببەستین من پێم وانە پێشتریش دوو ڕۆژ پێش ئێستا دیسان ترامپ باسی لەوە کرد گوتی گەروی هورمز نابێتە مەترسی داوای لە کەشتیوانەکان کرد بڕۆن و پارێزراوە ئەوان ئەمنیەتیان دەپارێزن بەڵام دەرچوو وانە بوو و ئێران لێیدا وە نەشیان توانی هیچ کەشتێک تێپەڕێ بۆیە ئەوەی ئێستا کە ترامپ باسی دەکا هیچ زمانە تێکی نییە ئەم بابەت ئەم جۆرە تەسریحانەی ترامپ زیاتر لەسەر چییە لەسەر بۆ بازارڕە بۆ بەرزی و نزمی نرخی نەوتە لە بازاردا ئەو کاتەی کە گەروی هورمز داخرا و ئێران هەڕەشەکانی کرد ئەگەر سیر بکەی نرخی نەوت لە زیاتر لە $300 زیاتر هەستا یعنی لە سی وەرەقە زیاتر هەستا بۆیە گەویشتە $120 لە هەر بەرمیلێکدا بەڵام کاتێک بەپەلە تەسریحیدا نرخی نەوت دابەزیەوە هاتەوە 88 و ئەوانە دابەزیەوە ئەم تەسریحانەی ترامپ لەم کاتانە زیاتر ئەوەندەی ڕەهەندی ئابووری هەیە بەرزی و نزمی نرخی نەوتی هەیە کە فشارێکی زۆری لەسرە لەلایەن ئەوروپاوە وڵاتە ئەوروپیەکانەوە هێندە حقیقەتی تێدا نییە بشبینە بەیانیش دەبینی و ئەو شەویش دەبینی هیچ کەشتێکی نەوتی ناتوانێت دەرباز بی لە هورمز چونکە ئێران مەترسێکی ڕاستەقینەیە لە ئێستادا لەسەر کەنداو و لەسەر گەروی هورمز بە تایبەتی من ئەگەڕێمەوە بۆ بەڵام ئەوەی کە فەرمو بەڵامەکە تاوکە بۆی بچینە لای پەیامێرمان لە هەولێر زین بارودۆخی هەولێر چۆن من پێم وایە لە چەند ڕۆژی داهاتوو زیاتر شەڕەکان لەسەر بابەتی گەروی هورمز و بەندەرەکان دەبێت لەسەر دۆسیەی نەوت و مەسەلەی ئابووریەکە دەبێت کەمتر لەسەر مەسەلەی سەربازی و ئاسکەری و ناوخۆی ئەەکەم لەگەڵ ما بێنڕۆ کاگازات بڕیام حەمەدی پەیامێرمان لە هەولێر و لەگەڵمایە بڕیار شەو باش ئەم شەوی هەولێر چۆنە بۆ بینەران و بیسەرانی کورسات نیوزی باسکێت خاوەن سلااوان لێبێت تاوەکو ئێستا هەولێر بە شێوەیەکی گشتی دوای ئەوەی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو شەوانە هێرشی فراوان دەکرایە سەر هەر یەکە لە کوسڵخانەی ئەمریکا هەروەها فڕۆکەخانەی نێودوڵەتی هەولێریش بەڵام ئەمڕۆ تاوەکو ئێستا من قسەی تێدا دەکەم تەنها یەک جار ئەویش بە دروستی سعات 6:47 ئێوارەی ئەمڕۆ لەلایەن سیستەمی بەرگری فڕۆکەخانەی نێودوڵەتی هەولێرەوە تەنها یەک درۆن کە ئامانجەکەشی دیار بوو کە لە لای پارێزگای مووسڵەوە بە ئاراستەی هەولێر هاتووە بە تایبەتی بۆ سەر ئاسمانی فڕۆکەخانەی نێودوڵەتی هەولێر بەڵام لەلایەن سیستەمی بەرگری فڕۆکەخانەی نێودوڵەتی هەولێرەوە ئەو درۆنە بۆم ڕێژکراوە تێکشکێنراوە و بە گوێرەی زانیاریەکان هەل لە دەوروبەری هەولێر پارچەی درۆنەکە کەوتۆتە خوارەوە من بەدوا داچوونی زیاترم کرد لەسەرەوەی کە بزانم ئاخۆ پارچەکان بەرچێ کەوتووە زەرروسیانەکانی چبوونە بە گوێری ئەو زانیاریانێکە لە شاد حاڵەکان لە نزیکی ئەو شوێنەی کە درۆنەکەی لێ کەوتۆتە خوارەوە باسییان لەوە کرد کە درۆنەکە لە دەشتاییە کەوتۆتە خوارەوە
هیچ زیانێکی نەمادی نە گیانیشی هەبووە دەمەوێت ئاماژە بۆش بکەم ینی ماوەی چەند ڕۆژێکە بە تایبەتی دوای ئەوەی کە لە ماوەی چەند شەوی ڕابردوو هەولێر هێرشێکی بەرفراوانی بەخۆیەوە بینی بە تایبەتی زیاتر تەنها لە یەک شەو زیاتر لە 10 جار هێرش کرایە سەر کونسڵخانەی ئەمریکا و فڕۆکەخانەی نێودوڵەتی هەولێر و چەند شوێنێکی دیکە دوای ئەو شەوە ینی تا ڕادەیەکی زۆر هێرشەکان بۆ سەر ئاسمانی هەولێر کەمتر بۆتەوە ئەوە نییە بڵێن هیچ هێرشێک نەماوە بۆ سەر ئاسمانی هەولێر و بە تایبەتی بنکەکانی ئەمریکا لە سنووری پارێزگای هەولێر بەڵام بەراورد بە سەرەتای دەستپێکردنی شەڕەکە و تاوەکو ئێستاش ینی بە شێوەی گشتی هێرشەکان لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوو هێرشەکان کەمتر بوونەتەوە و زەرەر و زیانەکانیش کەمتر بۆتەوە و بە شێوەیەکی دیکەش ینی جیاوازتر لە ڕۆژانی ڕابردوو ژیان لە هەولێر ئاسایی بۆتەوە ینی ئەگەر ئێستاش دیمەنەکان لە پشتی منەوە ببینی ینی چەند شەوە لەو کاتانەدا بە تایبەتی کاتێک هێرشەکان فراوان بۆ سەر هەولێر ئەو قەرەباڵغی لە شەقامەکانی هەولێر نەدەبیندران بەڵام دوای ئەوەی لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوو هێرشەکان کەمتر بۆتەوە ئێستا قەرەباڵغێکی زیاتر بە شەقامەکانی هەولێر دەبیندرێت و تا ڕادەیەکی زۆر دەتوانم بڵێم ژیانی خەڵک لە هەولێر ئاسایی بۆتەوە وەکو پێشووتر نییە ترسود لە ڕاوچەکان لە لای خەڵکی کەمتر بۆتەوە چونکە کاتێک کە درۆنەکانیش دێن دوو کاتی دیاریکرا و ینی زیاتر لە دوو کاتەوە دێن لە سعاتدە بە دواوە زیاتر دێن و بەشێکی دیکەشیان لە بەرەبەیانیان دێن ینی ئێستا کاتەکە وەکو پێشووتر نییە کات و ساتی دیار نەبێت ینی بەڵێ خاوەن بەردەوام بەفەرمو ینی ئێستا وەکو پێشووتر نییە وەکوتم دوای ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق قسەیان کرد ینی لە ڕێز زانیاری هەواڵگریەکان تەواوی ئەو شوێنانەی کە درۆن و موشکەکان بە تایبەتی لە سنووری پارێزگای مووسڵ کاتێک کە ئاراستەی هەولێر دەکران لەلایەن دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستانەوە و لەلایەن وەزارەتی پێشمەرگە و دەستگاکانی دیکەوە راپۆرتێکی ورد لەبارەی شوێنی بە ئامانزگرتن یاخود ئەو شوێنانەی کە درۆن و موشکەکان لە سنووری پارێزگای مووسڵ و ئاراستەی هەولێر دەکران راپۆرتێکی وردی هەواڵگری درایە سەرۆکوەزیرانی عێراق ینی من لەگەڵ ئەو سەرچاوانە لە نێو حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی لە وەزارەتی پێشمەرگە و لایەن ئەمنیەکان قسەم لەگەڵیان کرد وتمەوە چ پەیامێکتان گەیاندۆتە سەرۆکوەزیرانی عێراق و لە راپۆرتەکەدا چی تێدایە ئەوان باسییان لەوە کرد لە راپۆرتەکەدا وردەکاری تەواوی ئەو شوێنانە ینی بە شێوەیەک لە راپۆرتەکە تەواوی ئەو شوێنانە بە تایبەتی بنمونە چەند گوندێک هەبووە لە سنووری پارێزگای مووسڵ کە درۆن و موشکەکانی لێوە ئاراستە دەکرا لە راپۆرتەکە کە بۆ سەرۆکوەزیرانی عێراق نێردراوە هەموو ئەو شوێنانە دیاری کراوە و ئەو تەنانەت بە شێوەیەک ئەو سەرچاوانەی کە بە ئێمەیان ڕاگەیان وتیان ئێمە زانیاری هەواڵگیریەکانمان ئەوەندە بەهێز بوونە تەنانەت ناسنامەی هەندێک لە کەسەکانیش ئاشکرا کراون کە چێن وە چێنین و خەڵکی کام گوندن لە سنووری پارێزگای مووسڵ بۆیە بە سەرۆکوەزیرانی عێراق وتراوە کە هەرچی زووە ڕێگاچارێک بگیرێتە بەر و ئەگەر هیچ ڕێگاچارێک نەبێت ئەوە ینی بە شێوەیەک ئەو کات ناچار دەبن دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان چۆن لە پێشووتردا هێزەکانی زێرەفانی و وەزارەتی پێشمەرگە لە سنووری پارێزگای مووسڵ سەکۆیەکی موشکاوێژیان لە ینی سنووری مووسڵ ینی هەرچەندە ماوەیەکی درێژ لە بینی پێشمەرگە و ئەو شوێنێکە سەکۆکەی لێبوو نێوانیان دوور بوو بەڵام لە ڕێگای چەکی تایبەتەوە ئەو شوێنە بە ئامان گیراو لە ناو بردرا ینی ئەمە بە حکوومەتی عێراقی گوتراوە بە تایبەتی بە سەرۆکوەزیرانی عێراق وتیانە ئێمە دەتوانین بەرپەتی ئەو شوێنانە بدەینەوە یاخود دەتوانین ئەو شوێنانە لەناو بین بەڵام پێمان خۆش نییە بەبێ هەماهەنگی و ینی دەستکاری یاخود هێرش بکەین سەر هەر شوێنێک کە هێزی پێشمەرگەی لێ نییە بۆیە بەڵێنێک لەلایەن سەرۆکوەزیرانی عێراقەوە بە بەرپرسانی هەرێمی کوردستان وتراوە کە ئیجراعات دەکرێت و هەرچی زووە دەستگا ئەمنیەکانی عێراق ڕاست پێردراون بۆ ئەوەی ئەو کار لەسەر ئەو راپۆرتی هەرێمی کوردستان بکەن کە دراوەتە حکوومەتی عێراقی و هەموو ئەو ئامانج و هەموو ئەو شوێنانێکەوە موشک و درۆنی لێ ئاراستی هەولێر دەکرا بە دوواداچوون بکەن و ئەو کەسانش دەستگیر بکەن کە هۆکار بوون یاخود دەستیان هەبووە لە هێرشکردنە سەر هەرێمی کوردستان چ لە ڕێگای موشک بێت یاخود لە ڕێگای درۆنی شەوە بێت. بەڕێز محەممەد پێیانێری کورسات نیوز لە کاتی بوونی زانیاری نوێ گەڕینەوە وڵات سپاس بۆ تۆ کە لە هەولێرەوە لەگەڵمان نابوویت بارودۆخی ئەم شەو ئێستای هەولێرە بۆ بینەران و بیسەرانی کورسات نیوز گواستەوە کاگازات ئەگەڕێم وڵات ئیمانوێل ماکرۆن ئەڵێت بۆردومانە بەردەوامەکان توانە سەربازیەکانی ئێرانی بە تەواوەتی لەناو بردووە.
فعلا توانە سەربازیەکانی ئێران بە تەواوەتی لەناو براون. توانە سەربازەکانی ئێران تۆ سیرکە چییە؟ قووەتی نقطەی قووەتی سەربازی ئێران لە ڕابردوشدا هێزی ئاسمانی نەبوو و بە درێژایی مێژوو لە ئێران هەروە بووە، حتا لە شەڕی نێوان عێراق و ئێرانیشدا خاڵی لاوازی ئێران قووەی جەوی بوو. ئێستاش هەروایە، ینی قووەی جەوی ئێرانی قووەتەشی زۆر کاریگەر و هێزی ئاسمانی و بەهێز نییە. هێزی ئاسمانیەکەی بەڵێ ئەوەی کەی دەمینێتەوە خاڵی لاوازی دیسان مەسلەی ئەوەی کە مخابراتە، یعنی ئەوەی کە لێدرایە CIA و مۆساد بەتایبەت توانیتیان زۆر بەچڕی بچنە ناو دامەزراوە سەربازی و ئەمنیەکانی ئێران، لەوێدا توانیتیان لە چەند زەربەیەک بتوانن قووەتی سەربازی ئێران کەمکەنەوە بەوەی کە لە ناوەندە ئەتۆمیەکان و ئەوانەی کە ناوەندی بەرهەمهێنی ئەتۆمین لێدرایە تا ئاستێکی زۆر خاپور کرایە و خۆشیان باسیەکەن، یان لە کار خراوە مەترسی ئەوەی نییە ڕەنگە لە داهاتووشی بتوانێت بە ئاسانی ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی. ئەمە لەلایەک لەلایەکی ترەوە زۆر لە فڕۆکەکانی لێدراون، فڕۆکەکانی یان هێزی ئاسمانی ئەمریکی ئێرانی بەرامبەر بە ئیسرائیلی و ئەمریکی بێگومان زۆر لاوازترا. ئەنجا لەم شەڕەش تۆ سیر کە تەکنەلۆجیا زیاتر دەور دەبینێت لە مەسلەی تەکنەلۆجیاش هەمیشە بەتاکەی ئەمریکا و ئیسرائیل بەهێزترن لە ئێران. خاڵی قووەتی سەربازی ئێران چییە؟ موشەکە. خۆ یەک لە یەک داواکاریەکانی نەتەنیاهۆش بۆ ترامپ ئەوە بوو کە موشەکە بالیستەکانی لەبین ببردرێ و توانای بەرهەمهێنانی موشەشی ئێرانی کەم بکرێتەوە بۆ کەمتر لە 200 کیلۆمەتر یان 400 کیلۆمەتر، ئەوە بۆ ئەوەی کە نەگاتێ. واتە ئێستا دەتوانین بڵێن خاڵی بەهێزی لایەنی سەربازی ئێران تەنها موشەکە لەگە درۆن، موشک و درۆن ئەمە دوو لایەنی بەهێزی سەربازی ئەمە ئێرانن. ئێستا هەڕەشەکانی یان وەڵامی ئێران بۆ نایارەکانی و بۆ ئەمریکا و بۆ ئیسرائیل و بۆ وڵاتانی دەوروبەریش یان درۆنێ یان موشەکە، چونکە شەڕەکە لەسەر زەمینی شەڕی زەمینی هیچ ڕووی نەداوە، تەنانەت ئەمریکا و ئیسرائیل نەیانتوانی هیچ کام لە گەلانی تری ئێران ڕازی بکەن قەنەعەت پێبینن بۆ ئەوەی هێرشی زەمینی بکەن بۆ ئەوەی چەند ناوچەیەک ئازاد بکەن و دەعمیان بکەن. ئەمریکا و ئیسرائیل بە هەموو شێوەیەک ئامادە بوون هاریکاری هەر لایەنێک لە پێکاتەکانی ئێران بکەن بۆ ئەوەی هێرشی زەمینی لە ناوچەکانی خۆیانەوە دەست پێ بکەن. بەڵام ئەوەکو بینیمان زۆر لەسەر بەرزترین ئاستی باڵا ئەمریکا ترامپ خۆی پەیوەندی پێیانەوە کرد بە لایەنە کوردیەکان کورد ئامادە نەبوو بچێتە ئەم شەڕەوە کە کارێکی زۆر باشی کرد. ئەمە جگە لەوەی کە وڵاتانی تریش ئامادە نەبوون. تۆ سیرکە ئێران لە ڕووی جوغرافیاوە لەگەڵ ئەفغانستان، لەگەڵ پاکستان، لەگەڵ تورکمانستان، لەگەڵ ئازربایجان، لەگەڵ چەند وڵاتێکی تر ینی سنووری هەیە، تورکیا سنووری هەیە. ئەمە جگە لەوەی کە لە ڕووی ئاویشەوە کەندا و لەگەڵ حەف وڵاتی تر سنووری هەیە دەتوانن، بەڵام کەسیان نایانتوانی هێرشی زەمینی بکەن و تا ئێستاش تەنانەت لە ناو معارەزەی خودی ئێران خۆی هێزێک نییە ئامادە بێ شەڕی زەمینی بکە. بۆیە ئەمریکا و ئیسرائیلیان ترامپ کاتێک بۆ دەڵێ یانەکو ماکرۆن کاتێک دەڵێ ئێمە هێزی سەربازیمان لە ئێران تێکشکاندووە، ئەمە ڕاستە لە ڕووی تەکنەلۆجیاوە لە ڕووی حتا سەکۆ موشەشیەکان ئەوانە زۆر لە بین بردراون. بەڵام ئایا ئێران بەوە دەڕوخێ؟ ئێران بەوە ناڕوخێ، ئەوان دەزانن. ئەوان ئێستا لە هەوڵی ئەوەدانا یان ئەوە تا هەر هەمان ئەو دەسەڵات و سیستەما بمێنێ بەڵام بە نەرم ڕەوی بتوانن گفتوگۆی لەگەڵ بکەن، یان ئەوەتانی خەڵکەکە ڕاپەڕی و ئەم سیستەمە بە تەواوی بگۆڕێ گرە و لەسەر ئەمە دەکەن. بۆیە بە بڕوای من لە داهاتووی نزیکدا هێرش و پەلامارەکان بۆ سەر ئێران هەر بابەتی سەربازی و بنکە سەربازی و سەکۆی بوشەکیەکان نابێ، ڕەنگە داببەزێ بۆ موسەساتی تریش، هەتا موسەساتی مەدەنیش بگرێتەوە بۆ ئەوەی خەڵک ڕاپەڕێ. بەڵام ئەوەی کە هەیە لەناو گەلانی ئێران پێچەوانەکەی دەچوو تەسەور و بۆچوونی ئیسرائیل و ئەمریکا وابوو کە خەڵک زۆر ڕادەپەڕێ ئەوانی شاوکار دەبن ئەم شەڕە زوو کۆتایی پێدێ. شەڕی درێژخایەن لە قازانجی ئەمریکا و ئیسرائیل نییە بە تایبەت لە قازانجی ئەمریکانیە، بەڵام ئێران یەکێکە لە وڵاتانەی کە خاوەنی ئەزمونێکی زۆری شەڕی درێژخایەنە.
تۆ سیرکە بە درێژایی مێژوو ئێران 200 ساڵ شەڕی کردێ لەگەڵ عوسمانیەکان 100 ساڵ لەگە پرتغالیەکان شەڕی کردیە تۆ سیرکە 40 ساڵ شەڕی لەگە یۆنانیەکان کردیە 8 ساڵ شەڕی بەردەوامی لەگەڵ عێراق کرد کە دراوسەی خۆیتی ئێران لە شەڕی درێژخایەن پشت و درێژە بۆیە ئێران لە ئێستادا بەردەوامی تەسریحیش دەدەن بەرپرسەکانیان کە ئەوان بەردەوام بن لە شەڕ ڕاگرتنی شەڕ 8 ساڵەی کە شەڕی هەبوو لەگەڵ عێراقا زۆر جیاواز بێت لەم ماوەی کە شەڕی هەیە لەگەڵ ئەمریکا و ئیسرائیلە بێگومان جیاوازی زۆرە بێگومان جیاوازی زۆرە بەڵام تۆ سیرکە ئێران دۆخی ئێرانیش سیرکە ئەو کاتێک کە 8 ساڵ لەگە عێراق شەڕی کرد تازە ئەو خمینی کە هاتبووە بەڵێ تازە هەموو ساڵێک نەبوو ئەو کۆماری ئیسلامی ئێران ینی ئینقلابیان کردبوو بەسەر شار ڕووخا بوو ئەوان هاتبوونە سەر حکوم کەمتر لە ساڵێک بوو اینجا ڕوبەڕووی ئەو شەڕی عێراق بووە لە کاتێککە عێراق بە 30 دەوڵەت زیاتر یارمەتی عێراقیانەدا ئەنجا ئێران توانی لەسەر پێی خۆی بوەستێ ڕاستە لە دەستپێکی یەکەمی شەڕەکە عێراق زۆر چووە پێش خەسارەی زۆری لە ئێراندا و ئێران پاشەکشەی کرد بەڵام زۆری پێنەچوو ئێران ئیعادەی نەزەری کردەوە ئێران هاتەوە پێش ئێران تەنانەت بەشێک لە خاشی عێراق تەنانەت قەزای فاوی داگیر کرد و ئەوە بوو کە عێراق چیمیایی بەکارهێنا ئەو کاتە لە دژی سوپای ئێرانی بەڵێ شەلامچە بوو بەڵێ زۆر لەو شوێنانە بەڵێ زۆر لەو شوێنانە جیران ئێران واتە هێرش ئەوکە بابەتەکە عکس بووە ئەنجە لە کۆتاییشدا خۆبینیمان شەڕەکە بە بردنەوەی عێراق کۆتایی نەهات لەگەڵ ئەوەی کە ئەو کاتیش ئیمام خۆمینی گوتی بە ناچاری و پەرداغە ژارەکە دەخۆمەوە ئەمەش بارودۆخێک بوو یعنی ئەو کاتیش ڕازی نەبوون بۆ بۆیە ئێرانیەکان پش و درێژن لە مەسەلەی شەڕ و بەرگریش دەکەن خاڵی قووەتی ئێستای ئێران ئەوەیە کە گەلی ئێران دەزانێ ئەم شەڕا کە هەیە ئەم شەڕە لە قازانجی گەلانی ئێران نییە و ئەمریکا و ئیسرائیل مەبەستیان چییە بۆیە تا ئاستەشی زۆر ئەم دەسەڵاتی ئێستای ئێران پشت ئەستورە بە خەڵکەکەی ڕاستە تۆ پێشی شەڕەکە سیر کە بە ملیۆنان خەڵک لە جادە بوون داوای نان و ئاویان دەکرد داوای خزمەت گوزاریان دەکرد داوای زۆر شتیان دەکرد بەڵام کاتێک کە قەزیە هاتە سەر شکۆی وڵاتەکە و لێدان لە وڵاتەکە و یعنی ڕوخانی سەرخان و ژێرخانی وڵاتەکە ئێستا سیرکە تەنانەت معارەزەکانیش ئامادەنین بچنە ناو ئەو شەڕە ببنە هاوپەیمانی ئەمریکا و ئیسرائیل لە ئێران بدەن بۆ نەک خەڵک ڕناپەڕێت تەنانەت حیزبە معارەزەکان ئامادەنین بچن هاوپەیمانەتی ئێستای ئەمریکا و ئیسرائیل بکەن بۆیە ئەمە یەک لە خاڵە یعنی یەک لە خاڵی بەهێزی ئێران دەسەڵاتی ئێستای ئێران ئەوەیە کە گەلەکەی تا ئێستا هاوکاریتی لەگەڵێتی ڕانەپەڕیوە ئەمە ڕەنگە سنووری هەبێ بەڵام تا ئێستا ئەو هەیە واتە ئەمریکا و ئیسرائیل لەوەدا فەشەلیان هێنا ڕاستە لە ڕووی سەربازی تەکنەلۆجی ڕەنگە توانی بیان سەرکەوتوو بن زۆر لە پێگەی سەربازی ئێرانیان لاواز کردبێ لێیاندا بێ بەڵام لەو ئامانجانێک کە ئەوان دایانویست وەکو خۆی نەهاتەدی و تا ئێستاش ڕەنگە وەکو خۆی نەیەتەدی بۆیە پێویستیان بە ئۆپشنی کە دەبێ ئایا مفاوەزات بکەن ئایا بە کەمتر ڕازی بن سەقفی داواکاریەکانیان بین نەخوارێ یان ڕێگایەکی تر بدۆزنەوە بۆ کۆتایی هێنان بە شەڕەکە چونکە ئەم شەڕە ئەگە درێژە بچێشێ بابەتەکان دەگۆڕێن هاوپەیمانێتیەکان دەگۆڕێن بەرژەوەندیەکان دەگۆڕێن ئەوروپا بێدەنگ نابێ لەوەش زیاتر رووسیا و سین بێدەنگ نابن چونکە ئەوە دەبیر نەچێ لە کۆتاییدا رووسیا ئێستا چین ڕەنگەبارکراوە کە زۆر سارد و سڕە لە پشتگیریکردنی تاران بەڵێ سین چاک دەزانێت شەڕەکە چییە ئەو سین ئەو شەڕی ئێستا کە ئێران دەیکا خۆی دەبوو ئەو بیکە بەملەویدا دێ بەڵام ئێستاوە قەڵغانێکە سین دەیەوێ بەڕێکەوتن ئەم بابەتە کۆتایی پێبێ نەک بە ڕوخانی ئێران چونکە ئێران قەڵغانێکی زۆر ئەستور و پتەوە لە بەردەم نایارەکانی سین لە ناوچەکەدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چێن ئەوانەی شەڕ لەسەر بەرژەوەندەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەن ئەمریکا بە دەرەجەیەک لە بەرامبەریشدا سینە چێن ئەوانەی کاریگەرن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێران بە دەرەجەیەک و تورکیا
و لە ڕووی ئابووریشەوە وڵاتانی کەندا و کە ئێستاکە بابەتەکە ڕێک چڕبۆتەوە لەسەر مەسەلەی گەروی هورمز و هەناردەکردنی نەوت بابەتە ئابوووریەکە هەمووی نەوتە بۆیە سین لەگەڵ ئەوەیە ئێران نەڕوخێ بمێنێتەوە وەکو قەڵغانێک لە بەردەمی بەڵام دوور نییە رووسیا لە داهاتوودا مساومە بکە لەگەڵ ئەمریکا بە ئۆکرانیا ئێران بە ئۆکرانیا ڕەنگە ڕێکەوتنێکی لەو بابەتە بێتە پێشەوە ڕەنگە رووسیا کارێکی لەو بابەتە بکە ئێمە بینیمان لە پێش ڕوخانی شاش ئەوەمان بینی لە سەردەمی شاش ئەوە بیندرا بۆیە چۆن لە لای ئەمریکا بەرژەوەندی هەموو شتێکە ئێستا لە بیر دەچێت لە لای رووسیاش بەرژەوەندی هەموو شتێکە ئەو کاتێکە وڵاتێکی گەورەی کۆمۆنیستی بوو ئەو کات ئەو عادالانەی کردیا ئەم کارانەی کردیا ئەدی ئێستا کە پۆتین زۆر جیاوازە لەگەڵ سیستەمی پێشووی یەکێتی سۆڤێت ئەی چۆن نایکە بۆیە لە بیر دەچێ رووسیاش دەیەوێ لەم نێوانەدا قازانجێک بەدەست بێنێ لە ئۆکرانیا بیبەستێتەوە بۆ ئۆکرانیا ڕەنگە لە کۆتاییەکەشدا ڕەبتی رووسیا بەم مەسەلەی شەڕی ئەمریکا و ئێران لە ناوچەکە ببەستێتەوە بە شەڕی رووسیا و ئۆکرانیا کاگازات دوو سەرچاوەی ئیسرائیلی قسەیان بۆ CNN ئەمریکی کردووە ئەڵێن تاوان ئیسرائیلیەکانن ئەڵێن ئێمە خۆمان ئامادە کردووە بۆ ئەگەرێکی گەورەی هێرشێکی گەورەی ئێران و حیزب الله بابەتی حیزب الله ڕاستە حیزب الله ئەوان بەرنمەیان هەیە بۆ حیزب الله و زۆر بە چڕژ لە لوبنان دەدەن تەنانەت ئێستا نەهجی سیاسی لوبنان حکوومەتی فەرمی لوبنان گۆڕاوە تۆ سیر کە پێرێ بوو باسییان لەوە کرد گوتیان ئێمە بە هەموو شێوەیەک هەرچی چەک و هەرچی یاوکاری و هەموو شتێکی حیزب الله قەدەغە دەکەین و نابێ چەکیان بەدەستەوە بێ و دەبێت چەکدا بنێن و دەبێت ناوچەکە هەموو چۆڵ بکەن واتە حیزب الله ئێستا بابەتێکە ئێران بابەتێکی ترە لە ئێران و لە ناوچەکە تۆ سیر بکە ئێران وەکو دەوڵەتێک کە هاوکار و لە پشتی چەند وڵاتێکدا بوو بەر لە شەڕی غەزە و سووریا و گۆڕانکاریەکان ئێران جگە لە خۆی وەکو ئێران پایتەختی چوار وڵاتی لە ناوچەکە لە بەردەستا بوو بەغدا و دیمەشق و لوبنان و مەسقەت بەڵام ئێستا بارودۆخەکە گۆڕاوە تۆ سیرکە دیمەشق ئێستا لە بەردەستی نەیارەکانی ئێرانە لوبنان ئێستا هەڵوێستی گۆڕاوە و حیزب الله زۆر بە چڕی لێ دەدرێ و زۆر بە چڕی لێدرا و لاواز کراوە و ئیمداداتەکانی ئێران ناگاتە لوبنان و حیزب الله بۆیە حیزب الله لە دۆخێکی خراپدایە ئەمە جگە لەوەی حوسیەکان لە یەمەن بێکاریگەر کران جگە لە لێدانەکە ئێستا ئیمداداتی ئێرانی ناگاتێ و ڕۆڵیان نماوە بۆیە ئەگە هەستیش بکەیت لەم شەڕەدا هیچ ڕۆڵێکی ئەو تۆیان نەبووە نان بینیوە ئەوەی ماوەتەوە عێراق ئێستا لە هەوڵی ئەوەدایە تۆ ئەگە سیر بکەیت پەیوەندی تەلەفۆنی ئەمڕۆی سوودانی لەگەڵ پزیشکیان پێداگیری سوودانی لەسەر ئەوەیە کە لە عێراقەوە هیچ هێرشێک بۆ سەر ئێران ناچێ عێراقیش دەیەوێ یاوسەنجەکە ڕابگرێ و نەچێتە ململانێ و شەڕەکەەوە خۆی یەکلایی نەبێت کاگازات لەگەڵ مابینە ڕێوانێ سەرڕای ئەوەی دوو سەرچاوەی سەربازی ئیسرائیل قسەیان لەگەڵ CNN کردووە باسی ئەوەکەن کە خۆیان ئامادە کردو بۆ ئەگەری هێرشێکی زۆر گەورە و فراوانی ئێران لەلایەک و حیزب الله لەلایەکی تر بۆ سەر ئیسرائیل ئەو دیمەنانەی ئەیبینن ڕاستەوخۆ لەسەر شاشەی کورسات نیوز دیوەنی ئێستای تەل ئەویبە دیارە تەل ئەویب ئارامە تا ئێستا هیچ هێرشێکی فراوانی نە ئێران نە حیزب الله وەکو ئەو دوو سەرچاوە سەربازی قسەیان بۆ CNN کردووە کە ئەڵێن خۆمان ئامادە کردو بۆ ئەگەری هێرشێکی زۆر فراوانی ئێران و حیزب الله بەڵام ئاسایی ئاسمانی تەل ئەویب ئەمەشی کە ئەیبینن ئاسمانی بەیروتە سەرڕای هێرشە بەردەوامەکانی بەیروت هێرشە ئاسمانیەکانی ئیسرائیل بۆ سەر بەیروت بەڵام ئێستا لە ئارام ئەچێت و ئارام دەرەکەوێت نازانین لە ساتەکانی داهاتووە چۆنە بن ئەمەش گەروی هورموزە گەروی هورمز جوڵەی تێکەوتووە وای بینم کۆنتترۆڵ یان هاوکارانم لە کۆنتترۆل ئەگەر بۆم پشڕاستکەنەوە ئەوە جوڵەیە ئێستا ئەمە ئێستاە ئەم دیمەنە لە کۆنتترۆل
ئەم دیمەنە ئێستا لایڤەکەواتە دوای ئەوەی قسەکانی دۆناڵد ترامپ کەوتی ئێمە هەموو کەشتیە ئەوانەی کە لوغمیان ئەلغامیان دانا لە گەوری هورمزە هەموویمان تەقاندوتەوە و ئەتوانن لەمە دووە کەشتیە نەوت هەڵگرەکان بە ئاسایی تێپەڕ بن بە گەروی هورمزاوا دیارە قسەکەی هاتووەتە دی ئەوە ئێستا بەپێی ئەو خەریتەیە بێ کە لەسەر شاشەکە بۆتان دانراوە ئەوە جوڵەی تێکەوتووە جا وردەکاری زیاتر پاشکەمێکی تر دەرەکەوێت کە جوڵەی کەشتیە نەوت هەڵگرەکان ئاسایی بوو بێتەوە لە گەروی هۆرموزیانە بەڵام بەپێی ئەو نەخشەیە بێت کە ئێمە ڕاستە و خۆی بینین ئاسایی بۆ تەوانێ دوای بۆمان دەرەکەوێت کاگازات ئەگەڕێمەوە لای تۆ با تۆزێ لە ئێران بینە ئەم دیوە بۆ عێراق لە ناو عێراقا بنکە سەربازیەکانی ئەمریکاگەن بارێمی کوردستانیشەوە هەر لە ناو عێراقا بیکارەکانی ئێرانیش هەن کە ڕۆژانە بنکە سەربازیەکانی ئەمریکا هەم لە هەرێمی کوردستان و هەم لە ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراق بردومانەکەن بە درۆن عێراق چۆن ئەتوانێت لە ئێستایە ئەم هاوسەنگیە ڕابگرێت لەلایەکەوە ئەو میوانداری بنکە سەربازیەکانی ئەمریکای کردووە لەلایەکی ترەوە هێزەکانی ئەوانەی کەوەلایەن هەیە بۆ ئێران بریکارەکانی ئێران بە درۆن لەم بنکە سەربازیان نایەن چۆن دەتوانین هاوسەنگی ڕاگرێ عێراق لە ڕابردوودا عێراق توانی هاوسەنجی ڕابگری بەڵام ئەم دۆخی ئێستاکە ڕەنگە جیابێ لە شەڕی 12 ڕۆژەی حوزەیران بە تاکید ئەوەیان سەرتر و یەکلایی کەرەوەترە با دۆخەکە جیاوازە عێراق هەموو هەوڵێک دەدا بۆ ئەوەی نەگڵێتە ناو شەڕەکە و نەخزێتە ناو شەڕەکە و پارسەنجەکە ڕابگرێ بەڵام وەکو خۆت گوتت پارسەنجەکە زەحمەتە بەچی بەوەی کە دەسەڵاتی سیاسی ئەنی ئێران کاریگەری هەیە لەسەر قراری سیاسی عێراق لە ڕابردوودا وە هێزی چەکدار زۆرن ئەو گروپانەی کە وەلای ئێرانینەوە سەر بە ئێرانن لە ڕابردوودا کێشەیان بۆ حکوومەتی عێراق و بۆ ئەمریکا و هاوپەیمانانیش لە عێراقدا دروست کردووە ئێستاش ئەو جموجۆڵانەی هەن ئەم درۆنانەی هەن ئەم لێدانانەی هەن هەم لە ناوخۆی عێراق و هەم لە هەرێمی کوردستانیش و ناوچە جێناکوکانیش ئەوە هەر ئەم گروپانن و ئەوە دیاریشن تۆ ئەگەر سیر بکەی بڕێک فشاریان خراوەتە سەر هەم لەلایەن ئەمریکاوە و هەم لەلایەن خودی حکوومەتی عێراقی زۆر بە ڕاشکاوانە باسی کرد کە سوودانی باسی لەوە کرد کە ئەم گروپانە و دەبێ پابند بن و نابێ هیچ مەترسیەک بۆ سەر هاوپەیمانیان بۆ بەرژەوەندەکانی گەلانی عێراق دروست بکەن دەبێ بوەستن ئەمە جگە لەوەی کە لە هەرێمی کوردستانیش لە گروپێکە گەین کە لە یاسا دەرچووە ئەگەر باسی یاسای نێودەوڵەتی بکەین باسی گروپێکەکەین کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەکاتە ئامانج ناوچەکانی عێراق ئەکاتە ئامانج کە ئەڵێت بیانۆکەی ئەوەیە ئەمانە بنکەی سەربازین و بەرژەوەندەکانی ئەمریکان لە عێراقا تەنها ئەم قسانەی سەرۆک وەزیرانی عێراق کافیە بۆ ئەوەی ئەم گروپانە نەخێر کافی نییە بڵێ ئەی ئەبێت چی بکات نەخێر کافی نییە ئەمە لە چەند ڕوەکەوە دەکرێت کاری لەسەر بکرێ هەم بە تایبەتی لە ڕووی سەربازیەوە تۆ لە بیرت نەچێ ئەوانەی کە ئەم کارانە دەکەن ئەو لایەنانن کەوا ئینتیمای مەزهەبی زۆر زاڵە بەسەریاندا واتە پەیوەندێکی بەهێزی شیعی وەلایی مەزهەبیان هەیە بەڵێ بالضبط بۆیە ڕەنگە لە کۆتاییدا حکوومەتی عێراق پەنا بباتە بۆ عەلی سیستانی کە مەرجەعی باڵای شیعەکانی عێراقە کاریگەری دەبێ ڕەنگە پەنا بۆ مقتەدا سەدر ببا کە کاریگەری زۆرە ئەم گروپە وەلاییانە بەهێزنین بتوانن بەرامبەر بە ئەمریکا و حکوومەتی عێراق و حتا هەرێمی کوردستان و هەمووی بوەستن لە یەک کاتدا ناتوانن چونکە ئەگەر ئەم بابەتە بەردەوام بێ ئەمریکا و ئیسرائیلیش زۆر بە ئاسانی دەتوانن بردومانیان بکەن و لێیاندن لە ڕابردوودا وا بووە لێیاندا ئەوان بەردەوام بردومانیانەکەن بەڵێ بردومانەکەن بەڵام ئەوە بەردەوام لێیان داون بەڵام نەکراوەتە ئەو ئامانجەی نەبووتە ئەوەی کە یەکلایی بکەنەوە دەنا لێدانی ئەم گروپانە بێدەنگکردنیان سڕینەوەیان لەلایەن ئەمریکا زۆر ئاسانە و زۆر بە ئاسانی دەکرێت بەڵام تا ئێستاکە ئەمریکا لە هەوڵی ئەوەدایە عێراق هاوکاری سەربازی و ئەمنی ئێران نەبێ لەوەشدا عێراق باشی هێناوە و ئەمڕۆژ تاکیدی کردەوە کە عێراق
ڕێگەنادا هیچ هێزێک لە سنووری عێراقەوە شەڕ لەگەڵ ئێران بکە یان بپەڕێتەوە ئەمەی کردووە. ئێرانیش لە ئێستادا ئەوەی دەوێ پێداگری لەسەر عێراق ئەوەیە ئێران دەزانێت عێراق وەکو پێویست ئەمڕۆ ناتوانێت بێتە ناو شەڕەکە و پاڵپشتی ئێران بکە. ئێران ئەوە چاک دەزانێت ڕەنگە هەڵوێستی ئێرانیش لە داهاتوو بە زۆرێکی تر بێ ئەوە دەبیر لەناوە خۆیان سیاسەتە لە دەوڵەتداریە پێڵێن هەڵوێستی یەکلاکەرەوە. با من نمونەیەکی زیندوو بۆ بێنموانێ سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی زۆر بە ئاشکراوتی ئێمە ئەزانین ئەو لایەنانە چێن کە بەردومانی هەرێمی کوردستانەکەن ئەزانین کەسەکان چێن کە بەردومانی هەرێمی کوردستانەکەن لەگەڵ بەغایە قسەی کردی گەر ئێوە نایان وەستێنن ئێمە ئەزانین چۆن مامەڵەیان لەگەڵاکەین. ئەی سەرۆک وەزیرانی عێراق ناتوانێت بەم زمانەیە گلاکەرەوەیە قسە لەگەڵ ئەو میلیشیانەیە بکات کە بریکاری ئێرانن لە عێراق ڕەنگە بۆ ئەو قورستر بێ ئەم لێدوانەی یان ئەم بڵاوکراوەی بەڕێز کاک پاڤڵ تاڵەبانی بەڕاستی لێدوانێک بوو زۆر لە جێگای خۆی بوو بە مایەی دڵخۆشی هەموو هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان چونکە بەڕاستی ئەوانە مەترسی بوون لەسەر هەرێمی کوردستان ئەمە لەلایەکی تریش ڕاستی و حقیقەتی نیشتیمان پەروەری یان دڵسۆزی بۆ ئەو ئامانجە و ئەو دەستکەوت و ئەو ئەزمونەی هەرێمی کوردستانی گەیاند ئەم پەیامە زۆر گرنگ بوو و زۆر خوێندنەوە و لێکدانەوەی هەڵەی بەرامبەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان و خودی کاک پاڤڵ تاڵەبانی گۆڕی ینی ڕاستی کردەوە ئەم هەڵوێستا بۆیە ئەم هەڵوێستەی بەڕێزیان کاریگەری زۆر بووە لە هەولێریشەوە هەمان هەڵوێستمان بینی دوای ئەوە ئەم هەڵوێستا ئەوەی هەر ئەو کاریگەری ئەم لێدوانە بوو ئەم پەیامە بوو ئەگە سیر بکەی لە دوو ڕۆژی ڕابردوودا وەکو ئێستا پێش ئێستا پەیامنێرەکەی خۆشتان باسی کرد درۆنەکان و هێرش و پەلامارەکان کەمتر بوون چونکە ئەوەی کە هەبوو بەڕاستی لە ناوچە جێناکۆکەکان لە مووسڵ و لە هەندێک شوێنی کەرکووک و لەوانەوە ئاراستە دەکران ئەمە کەمی کردووە ئەم پەیامە کاریگەری زۆری هەبوو بۆیە دەکرێت هەمان ئەو پەیامە لەلایەن سوودانیشەوە بۆ گروپەکان کاریگەری هەبێ بەڵام ڕەنگە هەڵوێستی سیاسی سوودانی وەک سەرۆک وەزیران لەگەڵ بەڕێز کاک پاڤڵ وەک سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە حیزبێک لە هەرێمی کوردستان فەرقیان هەبێ یعنی پێگەکان فەرقیان هەیە بەرپرسیارەتەکانیان فەرقیان هەیە بۆیە ڕەنگە ئەو نەتوانێت بەم شێوەیە سەرۆکی حیزبێک کاگازات جورئەتی ئەوەی هەیە کە هاوڵاتیەکانی هەرێم بپارێزێت سەرۆک وەزیرانی عێراق ئەو جورئەتەی هەیە تۆ سیرکە سوودانی بە بڕیاری چێ بە دەنجی چێ بە پاڵپشتی قووەتی چێ بۆتە سەرۆک وەزیران ئەوە شیعەکان بوون ئەگەر ئێران ڕازی نەبوو بێ وەلایەکان ڕازی نەبوو بن گروپە شیعەکان ڕازی نەبوو بن سوودانی دەتوانێت چی بکە زۆر کێشەی باشە ئەم موقیفە ئەم هەڵوێستەی سوودانی ئێستا کە ئاوا ئەوترێت ینی چاودێرانی سیاسیڵیان زۆر بەهێز نییە ئەمە کاریگەری خراپی نابێت لەسەر عێراقی ئێستا بێگومان هەڵوێستەکەی لاوازە تۆتە سیرکە هەڵوێستەکەی ئەو هەوڵی ڕاگررتنی بەڵانس دەدا هاوسەنجی دەدا چونکە ئەگەر هەڵوێستی ڕاست و درستی نیشتیمانی و عێراقی دەوێ پاراستنی عێراقیەکان وەکو خۆت گوتت ئەمە دەبوو هەڵوێستەشی وەکو کاک پاڤڵ تاڵەبانی هەبایە بۆ عێراق چونکە پێگەکەی ئەو جیاوازە سەرۆک وەزیرانی هەموو عێراقە وە کاریگەرتریش دەبوو بەڵام ئایا ئەو دەتوانێت ئەو پەیامە دبکە بەڕوونی ئەو کە زەحمەتە بۆ ئەو لە مابینی دوو بەرداشدایە ئایا 100% پەیامێکی توندی ئاگرین بداتە ئەو گروپانەیە کە ئێران دەعمیانەکا و ئەو ڕۆوان شەڕ لەسەر ئێران دەکەن ئەمە لەلایەک یان ئەوەتە بەرژەوەندی باڵای وڵاتەکە بپارێزیە کە ئەو سەرۆک کۆمارە و سەرۆک وەزیران و بەرپرسیارەتی لە ئەستۆدایە بەڵام سەرۆکی حیزبێک ڕەنگە پێگەی ئەو جیاواز بێ بۆیە سوودانی ناتوانێت ئەم کارە بکە بە ئاسانی ئەمەش بۆ عێراق خاڵی لاوازە بۆ هەڵوێستی سیاسی عێراق خاڵی لاوازە لە کۆتاییشدا دەبێ هەر یەکلایی بێتەوە چونکە ئەم بارودۆخە درێژە ناچێشێت چونکە ئەمریکەکانیش قبوڵی ئەم بابەتە ناکەن ڕەنگە ئێرانیش دیسان چاوەڕێی زیاتر لە عێراق بکە لە هەڵوێستی عێراق بکات تۆ سیرکە ئەگەر لە چەند ڕۆژی داهاتوودا بارودۆخی ئێران قورستر بێ زەختی زیاتر فشار زیاتر لە ئێران بکرێ ڕەنگە ئێران پەنا بۆ هەموو شتێک ببە ڕەنگە ئێران فشار بکات لە دۆستەکانی لە گروپەکانی لە هەمولایەنەکانی بۆ ئەوەی هاوکاری بن
ڕەنگە لە داهاتوو ئێران زیاتر فشار لە بەغدا بکە بۆ ئەوەی هەڵوێستی ڕوونتر بێ و کاریگەری هەبێ بەڵام ئایا عێراق دەتوانێت ئەو کارە بکە بە بڕوای من تا ئێستا عێراقش باشی هێناوە دەبێ ئەم گروپانش زیاتر ڕابگرێت چونکە ئەم گروپانە زەرەر و زیان لە خودی حکومەتەکەی خۆی دەدا لە حکومەتێک دەدا کە سوودانی خۆی سەرۆکایەتی حکومەتەکە دەکات بۆیە بە بڕوای من کاتی ئەوە هاتووە سنوور بۆ ئەم هێرش و پەلامارە ناوخۆیانەی عێراق دابدرێت لە نوێترین زانیاریە دوو کەشتی نەوت هەڵگر ئێستا بە گەروی هورمز ئاڕۆن ئەمە ئەوەمان پێڵێت کە بارودۆخەکە ئاسایی بێتەوە لە گەروی هورمز ڕەنگە کاتی بێ ڕەنگە فۆکسێکی زۆر خراپێتە سەرەوە بەڵام ئایا ئەوە بەردەوام دەبێ ئایا ئەوە تا ئەخیری ئێران ڕێگەدەدا ئەمە ئایا هەموو باڵهەڵگرەکان دەتوانن ئایا بەبێ زیان هەموو هیچ گرنتیەکەی بەبێ زیان تێپەڕن تۆ لە شەڕ دای لە بەردەم ئێران کە ئێران درێژایەکی زۆری لەسەر ئەم کەنداوە و ئەم ئاوە هەیە بە درێژایی کەنداوەکە لایەکی وەکو دەڵێن کەنداوی فارسە ئەوی تر کەنداوی عەرەبی پێڵێن بەرامبەر بە حەوت وڵات ئەو لەسەر ئاوە و سەواریخی هەیە و ئێران زۆر کاری لەسەر ئەوە کردووە چۆن بتوانێت چکەوە یەک لە خاڵە بەهێزەکانی ئێران ئەوە بووە کە بتوانێت ڕێگەی بازرگانی پەک بخا گەروی هورمز پەک بخا کە پەچیشی خست ئێستا ئەگەر ترامپ باس لەوە دەکات کە ئارام بۆتەوە من باوەڕ ناکەم ڕەنگە ئەگەر بۆ ماوەیەکیش بێ بتوانن بێدەنجی بکەن بەڵام لە کۆتاییدا ئارام نییە و ناشتوانن ئەگەر وابێ خۆ وڵاتانە ئێستا هەم نەوتەکانیان بەگڕ دەخەنەوە و سعدی نەوتیش دەشتێ بەڵام بابزانی چاوەڕێکەین بەیانی دوو بەیانی چۆن لە بێگەروی هورمز ئازاد جۆڵە چاودێری سیاسی بۆ ماوەی سەعات و نیوێک میوانی ڕووماڵی کورسات نیوز بوویت بۆ جەنگی ڕوبەڕووبوونەوەی نێوان ئێران و بەرەی ئەمریکا و ئیسرائیل زۆر سپاس دەکەم کاگازات مادوو نەبیت سپاس کە میوانی ئەم ڕووماڵە تایبەتەی کورسات نیوز بوویت. ئەو دیمەنانەی ئەیبینن ڕاستەوخۆی تەل ئەبی بە دوای ئەوەی دوو طبعا تەل ئەبیب و بەیروت پێکەوە لەسەر شاشەی کورسات نیوزن دوای ئەوەی کە دوو سەرکردەی باڵای سەربازی ئیسرائیل قسەیان بۆ CNN کردبوو ئەڵێن ئێمە گومانی ئەوەمان هەیە ئەگەری ئەوە هەیە کە ئێران لەلایەک و حیزبوڵڵا لەلایەکی تر هێرشێکی بەرفراوان کەنا سەر ئیسرائیل بەڵام ئەوەی کە لە دیمەنەکان ئایبینین ئێستا ئاسمانی تەل ئەبیب زۆر ئاساییە و هیچ ئاسەواری هێرشێکی موشکی بەدی ناکرێت زەنگی ئاگادارکردنەوەش تا ئێستا لێ نەدراوە بەیروتیش بە هەمان شێوە سەرڕای ئەوەی کە نوێنەری ئیسرائیل لە نەتەوەی گرتووەکان باسی حیزبوڵڵایە کردو کە ئەبێت ئەو هێزەی حیزبوڵڵا لە لوبنان بشکێنرێت و ڕوبەڕووی ئەبنەوانێ و هێرشەکەنە سەری بەڵام تا ئێستا ئاسمانی بەیروتیش ئاساییە و ئەشێت ئەم شەو ئەو بردومانانە جاکی کرد دەست پێ بکەنەوانێ هەم ئێران بردومانی موشکی دەست پێ بکاتەوە بۆ ئیسرائیل هەم حیزبوڵڵا لە لوبنان و هێرش کاتە سەر ئیسرائیل و هەم ئیسرائیلیش لەبەرامبەرە هێرشی فراوان کاتەوە سەر لوبنان پشتیوان جەلال بەرپرسی دیسکی ئابووری کورسات نیوز لەگەڵ مایە بۆ قسەکردن لەسەر کاریگەریەکانی ئەم جەنگە لە ڕووی ئابووری ئێمە کە باز لە گەروی هورموزەکەین ئەوە چێتە مێشکی خەڵکەوانێک کە ئەم گەروە تەنها ئەو کەشتیانەی پیاڕۆن کە نەوت هەڵگرن نەوتی ناوچەکە ئەفرۆشن بە جیهان و لە بەرامبەرە نەوتی جیهان ئەشێت ئاڵوگۆڕی پێ بکرێت یان شتیکە بێت بەڵام پشتیوان زۆر بەخێر بیت زۆر سپاس مامۆستا ئەوەی کە هەیە بە گەروی هورموزات تێپەڕە بێت تەنها نەوتە ئێمە بەس پاکمان کەوتو لەسەر نەوت یان شتی تریش بە گەروی هورموزات سەرەتا سپاس شیکاریەکی باشی گەروی هورموزەکەین ئێستا ئەوەی کە جارە با بگەڕێم بۆ زانیاریە کە دووتە زانێرە دروستە لە ئێستاە جوڵەیەکی کەم لە گەروی هورمزدا هەیە لە نێو جوڵەکان ئەوەی کە من چاودێری کەشتەکانم کرد دووان لەو کەشتیانی کە لە نێو نەخشەی ماریەن تراکەر دەردەکەون لەسەر ماپەکە بە شێوازێکی ڕاستەوخۆ دوان لەو کەشتیانە کەشتی نەوتەڵگرندانی چیان نوتی خاوی پێدانی چیان بەرەمە نوتیەکانی پێ دوو وڵاتی جیاواز بوون بەدەر لە ئێران یەکێک لەوانە سەر بە وڵاتێکی کەنداوە یەکێک لەوانە سەر بە وڵاتی سعودیتیانە بن ئێستا لەسەر نەخشەکە پێتەڵەمە وڵاتانە کێن یەکێکیان وڵاتی ئەگەر نەخشەکە هاوکار بێت لێ
خەتەکە لەگەڵمانە بێت باشە تا مەبەستم بۆی پشڕاستی کەمەوە بۆت کە تاو بوو زانیاریەکە ئەوە تا لەسەر شاشەکەی بەڵام پشیوان منەوەی کەی بینم جوڵەیەک ینی کە نزیکی ئەەکەیتەوە ئەو نەخشەیە کە زوومیەکەی تەنها ئەوەی لە نێو کەشتەکانە هەن دوو کەشتی 4-5 کەشتی دەرەکەون دوانیان نەوتەڵگرن دوانیان کەشتی بار هەڵگرن ئەم بار هەڵگرا جا ئێستا لێرەوە چینە ناوە پرسیاری کە کردە ئایا ئێمە لە گەروی هورمزەوە بۆ جیهان تەنها وزەپەکیەکەوێ یاخود بابەتی دیکەمان هەن ئەوەی کە من ئەمڕۆ زۆر بە دوایە چوومە توێژینەوە لەبارەوە خوێندەوە بابەتی دیکەن ئەویش ئەوەیە 6 بەرهەم کە بەرهەمی استراتیژین و لە ناوێنە بەشێک لە بەرهەمەکان بەرهەمی کیمیاین لەوانەیە کبریت هیلیۆم واروەها ئەو بابەتانی کە پەیینی کیمیایی لێ دروست دەکرێت بەشێکی زۆریان لەو ڕێگەوە هاتوشێ پێکرێت بۆ نمونە با باسێکی کبریتە بۆ بکەین 50% کبریت کە بەشێکی زۆری بەرهەمی کیمیایی لێ دروست دەکرێت لە بەشی ڕۆژئاوایی لە وڵاتانی بەشی ڕۆژاوای گەروی هورمزەوە بەرهەمەیەندن ئەمان کە بەرهەمی نیوەی زیادی دەبێت بە گەروی هورمزدا دابین کرێ بۆ گیان وەکو زنجیرێکی دابینکردن بۆیە کاتێک گرفت دروستە بێ یەکێک لەو مەترسیانی کە ئێستا هۆشداری درراوە پەیمانگای نێودەوڵەتی بۆ پەیین ئاماژەی پێکردووە ئەڵێ ئەم گرانبوونی پەیینە بەهۆی دابین نەکردنی بەهۆی ئەم جەنگەوە لە ڕێگەروی هورمزەوە دەبێت ئەوەستێنم زۆر ببوورە ئەوەستێنم بەڵام ئەوەی کە باسمان کرد ئەو دوو بەپرسە سەربازی ئیسرائیل قسەیان بۆ سییانیان کردو ئەڵێن ئێمە پێشبینی ئەوەکەین کە هێرشێکی فراوانی هەم ئێران و هەم ئیسرائیل کە تەسەر لوبنان ئێستا ئەڵێن پاشکەمێکی تر نامەیەکی مجاهیدەکانی مقاومەی ئیسلامی بۆ سەماحەتی ئەمین عامی حیزب الله شێخ نەعیم قاسم بڵاوەکرێتەوە کەواتە ئەوان پەیامێکیانەیە بۆ شێخ نەعیم قاسم ئەمین داری گشتی حیزب الله ئەوەیە ئەو پێشبینی کە دوو سەربازە باڵاکەی ئیسرائیل بۆ سییانیان کردوانە کێرشی بەرفراوانی حیزب الله ئەشێ بکرێتە سەر ئیسرائیل فەرموو قسەکانی تاوکە جا ویستم لەوە ئەو هۆشداری دامەزراوە جیهانیەکان باسکەم کە یەکێک لە بابەتەکان بابەتی کیمیایی و بابەتی پەیینە بۆ خۆراکی جیهان ئەمیش بەرەمێنانی خۆراک خاوەکاتەوە و نرخی خۆراک یەکێکە لەوانی کە ئەگەری هەیە زیاتر لەوەی کە هەیە گران بێ بەهۆی ئەم جەنگەوە ئەگەر درێژە کێشەیە ئەگەر گەرو بە تەواویدا بخرێت چووکە وەکووتم یەکێک لەو بابەتانی کە لەم ڕێگەیەوە هاتوچێ پێ دەکرێت بابەتی کبریت و بابەتی کیمیایەکان ئەمە دیوێکی بۆ کارگەکان بۆ بەرهەمێنانی پیشەسازی بە هەموو جۆرەکانی پیشەسازی خۆراک بێ پیشەسازی دروستکردنی پەیین بێ هەر پیشەسازیەکی دیکە هیلیۆم یەکێکی دیکەیە لەو گازانی کە لە ڕێم گەروەوە دابی نەکرێ ئەمیش گرفتێکی بۆ دروست بۆ دە لە سەتی باکەی بەرز بۆ تۆلۆتی جەنگ دەستی پێکردووە ئەلمنیۆم بە هەمان شێوە بەهۆی ئەم ئالۆزیە و زنجیرەکانی دابینکردن کە بەهۆی گەروی هورمزە و کێشەی بۆ دروست بووە 8 بۆ 10% بەهاکەی بەرز بۆتەوە ئەمە پێمانەڵێ گەروی هورمز تەنها کلیلی وزەنیە لە جیهاندا بەڵکو ڕاڕەوێکی گرنگی دابینکردنە لە جیهاندا بۆ نمونە ئێمە ئەم وڵاتانە من پێم وتی کە لەو کەشتیانی ئێستا لە گەروی هورمزدا دەبینن کامژ مجازەفەیەکی گەورەیان کردو هەڵبەتە ئینشورانس و بیمە و تەمینی سەرم کەشتیانە زۆر بە نرخێکی گەورەیە پێم وتی دوانیان سوتەمەنیان پێەیە ئەوانی دیکە بار هەڵگرن ئەم بارانە لە کۆوە دێن لە دیوێکی گەروی هورمزەوە دێن کە وڵاتی چی نەکەوێت ئاوێەوە بۆ دابینکردنی پێداویستەکانی بۆ وڵاتانی کەندا و کە عێراقیش لە نێویاندا و دواتریش بگرێ ئەگاتە تورکیا و هەندێک وڵاتی دیکە گەروی هورمز بەکارێنرێ واتە گەروی هورمز تەنها گرفتی سوتەمەنی نەوت گاز دروست ناکە بەڵکو گرفتی پێداویستەکانی خەڵک لە خۆراک و لە هەر پێداویستێکی دیکە دروست دەکاوە زنجیرەکانی دابینکردن پێشتری ژووتمانە گەرم جەنگە ڕووبدا زنجیرەکانی دابینکردن دووچاری کێشا بنەوە ئێستا بە فعلی دووچاری کێشە بوونەتەوە بۆیە چین یەکێکە لە وڵاتانی کە بە بەردەوامی هاواری ئەوەکە دەبێت گەروی هورمز ئاسایی بکرێتەوە تەنانەت بۆ ئەم بابەتە قسەی لەگەڵ ئێرانیشا کردووە کە دەبێت هاتوچۆ لە گەروی هورمز ئاسایی بێت فشارێکیش لەسەر ترامپەیە کە ئەم جەنگە زۆر ڕخنەی لێگیرێ بە تایبەت وڵاتانی هاوپەیمانێڵن گرفتە بۆ دروستکردن لەبەری گەروی هورمز گرفتی بۆ دروست بووە لە ڕووی دابینکردنی وزە و نەوتەوە گرفت دروست بووە ئێستا بەشێک لە وڵاتانی کەندا و خەریکە بە تەواوی کۆگاکانیان پڕ دەبێت عێراقێکێکە لە وڵاتانی ئاسی بەرەمێنانی نەوتی کۆگاکانیان پڕ بێت کۆگای استراتیژی نەوت کاتێک تۆ نەوت بەرهەمێنی دەخێتە کۆگاوە ئێستا با من ڕوونی کەم وڵاتێکی وەکو عێراق کاتێک نەوت بەرهەمێنێت
بۆ نمونە 4 ملیۆن و ئەوەندە بەرمیلی ڕۆژانە بەرهەمێنێ 3 ملیۆن و 400,000 بەر لەم جەنگە هەناردە کردووە. ئەگەر بێت و هەناردە گرفتی بۆ دروستبێ ئەم نەوتانە دەچنە خەزانەکانەوە دەچنە کۆگاکانەوە دەخرێنە کۆگا. عێراق یەکێک لە وڵاتانی کەندا و تەنها توانای هەیە بۆ ماوەی 6 ڕۆژ بەرهەمەنەوتەکەی هەڵبگرێ. بەڵام وڵاتێکی وەکو سعودیە ئەگەر بێت و لە کۆگاکانە لە کۆگاکان و وەکو یەدەگەڵی بگرێ چی یەدەگی استراتیژی بێت کە ئێستا باسێک لە یەدەگی استراتیژی شەکەین یەکێک لە ڕێگاچارەکانن بۆ بەرزبوونەوەی نرخی نەوت. سعودی یەکێکە لە وڵاتانە کاتوانێت زۆرترین نەوت هەڵبگرێ بەڵام ئەویش ئەو پەڕی توانای 6 ڕۆژە کە دەتوانێت نەوتەکەی کە بەرهەمێنێ هەڵی بگرێ نەینێرێت. ئەگەر بێت و هەناردە ڕابگیرێویش تەنها 6 ڕۆژ دەتوانێت بەرهەمێنانی نەوتیە بێت دواتر ئەم بەرهەمێنانی نەوتە ڕاگرێ. ئەمە پێمانەڵێکە فشارێک لەلایەن هاوپەیمانەکانی ڕۆژهڵاتی ناوڕاست کە هاوپەیمانی ئەمریکان گرفتێکەیە گلەیەکەیە لەوەی کە نابێت ئەم دۆخە بەردەوام بێت چونکە گرفتی گەورە بۆ سەرچاوی داهاتی بەشێک لە وڵاتانە دروست دەبێت کە بابەتی بەرهەمێنانی نەوت و گازە قەتەرە ئیماراتە سعودیەیە کۆیتە عێراق گرفتی گەورەیان بۆ دروستە بێت بۆیە هەر ئەم شەو لەو ڕووماڵی بەڕێزت کە باست لە دۆناڵد ترەمپ کرد هەندێک لە وتەکانی گواستەوە باسی لەوە کرد کە زۆر جا دڵنیایە داڵک گەری و هورمز سەلامەتە دەتوانن هاتوچۆی پیادا بکرێت هەرچەند ئەمە مجازەفەیەکی گەورەیە لە ئێستا هاتوچۆ بە گەری و هورمزا بکەیت چونکە ناوچەیەکی سوور و هێڵی سووری لێیە شەڕە و گرفتە هاتوچۆ لێوێ بکرێ مەگەر بە بیمەیەکی زۆر بەرز هاتوچۆ بکرێ. یەکێک لە چارەسەرەکانەوەی کە پێم وتی یەدەگی استراتیژی یەدەگی استراتیژی ئەمڕۆ لای ئەم ئێوارەیە ئاژانسی وزەی نێودەوڵەتی باسی لەوە کردووە کە 400 ملیۆن بەرمیل وەکو یەدەگی استراتیژی وڵاتانی ئەندام لەو ڕێکخراوە ئەهێنە بازاڕەوە بۆ ئەوەی ئەم نرخە بەرز نەبێت و نرخەکە دابەزێ بازار تۆزی هێور بێتەوە. ئەم یەدەگە استراتیژیە چێ یەدەگی استراتیژی بۆ نمونە وڵاتێکی وەکو ئەمریکا یەدەگی استراتیژی خۆی هەیە کە دەتوانێت 700 ملیۆن بەرمیل نەوت لەو یەدەگە استراتیژیە بۆ حاڵەتی باری لە ناکاو هەڵبگرێ ئێستا 350 بۆ 370 ملیۆن بەرمیلی تایە دەگەکەی ئەمە یەکێکە لەو شتانی کە هەیە کە دەکرێت بخرێتە بازارەوە بۆ ئەوەی ئەم ئاڵۆزیەی بەهۆی گرانبوونی بۆتە هۆی گرانبوونی نرخی نەوت نرخەکە دابەزێنە. بەڵام تاوەکو ئێستا نە لێدوانەکەی ئاژانسی وزەی نێودەوڵەتی نە ئەم جوڵە کەمەی کە لە گەروی هورمزدایە بۆ هاتوچۆی نەوت نە قسەکانی ترەمپ بە تەواوی نرخی نەوتیان نێناوەتە خوارەوە کە دڵنیایەک بە بازار دەن چونکە بازار تینووە پێویستی بنەوتە هەتاوەکو ئێستا وێ ڕای هەوڵە بەردەوامەکانی وڵاتان سەرانی وڵاتان ڕێکخراوەکانی پەیوەندیدار کاڵن دەبێت پشتبەسن بە نەوت بە سوتەمەنی بەردین و بە سوتەمەنی ژێرزەوی کەم بکەینەوە بۆ ئەوەی ژینگە و ئاوهەوا پیس نەبێت بەڵام هەتا ئێستا دەبێت دان بۆیە بنین کە نەوت یەکێکە لە شادەمارەکانی جوڵەی جیهان لە ڕووی کارگەکان و لە ڕووی جوڵەی ئۆتۆمبیلی هاوڵاتیەوە لە ڕووی گەشت و هاتوچۆوە تاوەکو ئێستا بە شێوازێکی گەورە پشت بە نەوت بەسراوە بۆیە دنیا تینووی نەوتە تاوەکو ئێستا خواست بۆ نەوت لە سەروی 100 ملیۆن بەرمیلەوەیە ڕۆژانە دەبێت دابین بکرێت. ئێمە لەکوێی ئەم بابەتیاین هەرێمی کوردستان یعنی خەڵک چاک ئەزانێت کە ئێمە خواردنمان یان لە ئێرانەوەیە یان لە تورکیاوەیە خەتی تورکیا تا ئێستا نەوەستاوە دروست ئێران تۆزێک وەستا و بارەگەڕایەوە لە خەڵبەزار هەموو مەرزەکان کراون ئەوەی ئەگەر خوا نەخواستە ئەم داخستنە ئەگەر هەرچەند ئێستا دوو کەشتی هاتوچۆیان کرد نەزانم ئەگەر هیتر هەبێت سەیرێکی ئاپدەیتی ئەوە لە دوایەوە ئەگەر ئێمە پەکمان کەوێت لەوانەیە پەکمان کەوێت لە کەرەستەکانی کە لە چینەوەی ئەمە هەم خواردن ئەوانە بەشێکیان بەشێکی زۆریان کەرەسەی جوانکاری تۆزانی چین ڕاستە هاو بەشێکی گەورەی بازرگانی عێراق و هەرێمی کوردستانە بەس هەر جارێک داتاکان سیرەکەین ئەمەشیکاری بۆ داتاکانەکەین ئامێری گەرمکەرەوەت زۆر بۆ هاتووە لە چینەوە ئامێری فێنکەرەوەت زۆر لە چینەوە بۆ هاتووە ئەمە نەژبێت هاوڵاتی ویسم ئەوە بڵێم کاکشتیوان یعنی خۆ ئەگەر نەژبێت ئێمە لە حاڵەتی حەربای دروستە من کارەبام نەبێ کێشەم نییە مۆبایلم نەبێ بەڕاستی ئەگەر بگەینە سەر ئەوەی مان و نەمان خوا نەخواستە من مۆبایلی گرنگ نییە بەلا دروستە ئەوەی بەلامەوە گرنگە ئاو و خواردن و لەم بابەتیا کێشت نابێت کێشەیەکی ترمانە با من ئەم مەترسیە بخەمە ڕوو
یەکێ لە کێشە خواردنمان لە تورکیاوە بۆ دێ بەشە خۆراکی وشکاوی کە لە بازارە پێڵن و بەرهەمێکی باش لە ناو خۆیان هەیە ئێستا و یەکێتی هاوردە هەناردەکاران ئەمە قسەی منە دڵنیایی داوەکە لە سەروی 6 مانگە و احتیاتی و هیچ گرفتێکمان نییە و ناژوەستێ هاوردەکردنی خۆراک بەس خۆراککڕینیش پارەی پێویستە ئێمە یەک گرفتێکی گەورە لەم منزومە وزەی جیهان لەم هەناردە و هاوردە و بەرەمێنانی نەوتە یەک گرفتێکی گەورەمان هەیە کە بەرهەمێنانی نەوتی هەرێمی کوردستان لە ئێستادا ڕاگیراوە بەهۆی ئەو مەترسی کە لەسەر ئاسمانی هەرێمی کوردستانەیە و لە ئاستی عێراقیشە بەرەمێنان وەستاوە لە بەروی عێراق ناتوانێت نەوتەکەی بەڵام بەغا داوای لە هەرێم کردووە ئەو بۆری بەکاربێنێت و نەوت هەناردەکە لە ڕێی بۆریەکەی عێراق نزیکی 3 ملیۆن بەرمیل هەناردەی نەوتی کەمی کردووە ئەگەر پشت بەم بۆڕێی هەرێمی کوردستان بە تەواویش ببەسێ هەتاوە کێسە کە ڕێک نەکەوتون گرفت چۆن بڵێ لایەنەکانی ئەم بۆڕیە هەرێمی کوردستانە کۆمپانیەکانە کەەوە بەرهێنانیان لەم بۆڕیە کردووە لەگەڵ عێراقایە تاوەکو ئێستا بڕیاری کۆتایی نەدراوە بەس مەبدەئیەن عێراق باسی لەوە کردووە کە دەیەوێ ئەو بۆڕیە بەکاربێنە و داوای لە هەرێمی کوردستانیش کردووە باشە ئەگەر عێراق 3 ملیۆنی کەم بۆتەوە بە تەواوی بۆڕی هەرێمی کوردستانیش بەکاربێنە ناتوانێت 1 ملیۆن بەرمیل نەوت بنێرێ کەواتە داهات بۆ عێراق کەم دەبێتەوە ئەم داهاتی عێراقە کە کەم دەبێتەوە هەر ئەمڕۆ لە گەشتی ئابووری کورسات نیوزە من وتەبێژی پێشووی وەزارەتی نەوتی عێراق میوانم بوو باسی لەوە کرد کە زۆر بە ڕاشکاوانە وتی ئەگەرم دۆخە بەردەوام بێ بەو جۆرە ئەوە گرفت بۆ داهاتی عێراق دروستە بێ گرفت بۆ داهاتی عێراق دروست بێت بەڵێ گرفت بۆ داهاتی عێراق دروست بێ بەڵێ لە گەشتی هەواڵەکانی ئابووری کە ساعت 5 میوانمان بوو گرفت بۆ داهاتی عێراق دروست بێت دیارە بێت لە مانگی داهاتوە پێوەی دیارە بێت چونکە گرێبەستەکان گرێبەستی دواخراون و مانگی داهاتوو مەبەستە لە مانگی تقریبا 4 لە مانگی 4دا پارەی 1 وەرەگرێت 1 بۆ 2 وەرەگرێت لە مانگی 4 بۆ 5 داهاتی عێراق گرفتی گەورەی بۆ دروستە بێ ئەگەر ئەم جەنگە بەردەوام شتیوان جەلال بەرپرسی دەسکی ئابووری کورسات نیوز ڕاستەوە خۆ لەگەڵ مابی سوپاس بۆ تۆ هەر ئەو قسانەی کە باسمان کرد بینەرانی و بیسەرانی کورسات نیوز کە دوو سەرچاوی سەربازی باڵای ئیسرائیل قسەیان لەگەڵ CNN کردبوو کە گومانی ئەواکەن ئەگەری هێرشێکی فراوانی ئەم ئێران لەلایەک و حیزب الله لایەکتر بۆسە ئیسرائیل هەبێت ئێستا زەنگی ئاگادارکردنەوە لە تەل ئەبیب لێدراوە ئەم دیمەنانەشی ئێستایی بینن لەسەر شاشەی کورسات نیوز ئەمە ئەمڕۆیە بەندەری سەڵاڵ لە سەڵتەنەی عومان بەندەری سەڵاڵەیە لە سەڵتەنەتی عومان کە هێرش کراوەتە سەری بەڵام ئێران قسەی لەگەڵ سەڵتەنەتی عومانە کردووە ئەڵێ ئێمە بەدواداچوونەکەین کە ئایا ئێمەین ئەم شوێنەمان بردومان کردووە یان نا بە پێنوێترین زانیاریەکان ئێران لەگەڵ سەڵتەنەتی عومان لەسەر خەتە بۆ ئەم بەندەرە کە بردومان کراوە گومان هەیە کە ئێران ئەوترێت درۆنی ئێرانی بۆ بەڵام ئێران ئەڵێت ئێمە بەدواداچوونەکەین بەڵام باز ینی هەندێک سەر چاو باز لاواکەن کە درۆنی شاهیدی 136 ئەم بەندەرە نەوتیەی کردووەتە ئامانجوو بردومانی کردو ئەوەش دیمەنەکانی ئەمڕۆن ئەو دیمەنەی کە ئەیبینن ئەو درۆنانەیە درۆنەکە زۆر بە جوانی ئەبینرێت خۆی ئەیاد لێکێ لە خەزانەکانی سوتەمەنی لە بەندەری سەڵاڵە لە سەڵتەنەی عومان. لە ماوەی ڕابردووە بە یارمەتی هاوکارانم ئێمە ڕووماڵێکی تایبەتی وردمان هەبوو دەربارەی جەنگی ڕوبەڕووبوونەوەی ئێران و بەرەی ئەمریکا و ئیسرائیل ئازاد جۆڵات چاودێری سیاسیمان لەگەڵا بوو بە وردی شیکاری بۆ بابەتاکا کرد بە هەمان شێوە پشتیوان جەلال بەرپرسی دسکی ئابووری کورسات نیوز لەگەڵمان هەبوو شیکاری کرد بۆ بەندەری جەیهان کە ئەگەر ئەمە بەردەوام بێت ئەم جوڵە نەکردنە لەناو ئەو بەندەرەیە هەرچەند ئاماژەمان بۆ کرد کە دوو کەشتی نەوت هەڵگر ئێستا بە بەندەرەکەی هاتوچۆکەن و ترەمپیش باسی لەوە کرد کە ئیتر ئێمە کەشتیەکانی ئێرانمان تەقاندوتەوە هەمووانی کە ئەڵغامیان دانا لە بەندەری هورمزە دوو کەشتی دوای ئەوە بەڕێکەوتون و جوموجۆڵ کەوتوتە ئەو بەندەرەوە باسی لەوە کرد ئەگەر هاتوو طبعاً عاصم جیهاد میوانی پشتیوان جەلال بوو سەعات 5 لە کەشتی
ئابووری کورسان نیوزە باسی لەوە کە ئەگەر هات و گەڕووی هۆرمز هاوا بە داخرایی بمێنێتەوە مانگێکی تر کاریگەریەکانی لەسەر عێراق دیارە بێت و عێراق توانای پێدان و دابەشکردنی موچەی نامێنێت بەڵام لەخوا بەزیابێت جوڵە کەوتوتە بەندەری بورن گەروی هەرموزەوانی و ئیشەڵڵا بارودۆخەکە بەرەو ئاسایی بوونەوەی زیاتر ڕوات سەری سەعات هاوکارانم لەگەڵتان نابن خی گەورەتان.